يا رسول الله بروزة هاتم، يا رسول الله بروزة هاتم، قرباني خاچی خاچی برباتم، قرباني خاچی خاچی برباتم. بابزين بزيارات أو ذات برزة بوني بجدي لشويني رمزة، بابزين بزيارات أو ذات برزة بوني بجدي لشويني رمزة، زوبا فرمسك بباري نوا گناهنا منك باك بناوا، توبة فرمسك بباري نوا گناهنا منك باك بناوا. يا رسول الله بروزة هاتم، يا رسول الله بروزة هاتم، قرباني خاچی خاچی برباتم، قرباني خاچی خاچی برباتم. ورا أي باي صباب بقاصدي فرمانا، ورا أي باي صباب بقاصدي فرمانا، برو شاري مدينة بولاي جاني جانانا، بلي حبيب منور تاوم كل قيدينا، بلي حبيب منور تاوم كل قيدينا، بونا فرسي حالا خدا زور پریشانم. طبیب طبيب نيزاني دردم بدوايته محتاجم، نخوش وبيغوش وأسيري داوي هجرانم، رفيقانم كوت ياكر لدنيا هر من ماوم
لبو شاري مدينة سلطانة تسمى مدينة سرور ميليا تسمى مدينة سرور ميليا درماني دردي دلمني بيا درماني دردي دلمني بيا تسمى روضنا بروزة هاتم يا رسول الله بروزة هاتم قرباني خاچي خاچي برباتم قرباني خاچي خاچي برباتم. اللهم صل على محمد. ما شاء الله وي هرب مني ما مصطفى يا اخوة بخير بي خوش بخير سلام وي هربجي ودش ترازي ودش الله دستت وتخوش وي هربجي والله سپاس وي هربجي يعني ما دو بابتي خوش ما دبي هان لقل نفسي قبل سپاس دكان كاشواز قال خوش حاس وي هربجي السلام عليكم ورحمة الله وبركاته. بوتو بو همي ورقلت كردستان بسشاري بو همي تماشاوان كونو که تماشای برنامه پاشی وید کن چه پریکا سوشیال میدیه بید چه رینش سینت گل مالت خو پریکا شاشه کردستان 24 ریز و صلاوت تایبت بوه پاشی و 26 زانیم ادی ای پیش استا پرسید همی گوا یعنی بری برنامه ام سبحان الله هند زید شد وجا ام مثلا کوینت شکی دا که 26 25 24 یعنی همی گوا هندی زیکوت شد. اره والله زور بخیر عیدتی. گله. نازم کاتک بخوی وای یا مشغولیتی میه وای. یعنی کاتک هر خوی دروات یاد پری بس مشغولیتی میه. هر دو از بجن پیک بنا. وقتی تشت بصانه بکهود مثلا بونمونه. هکت تفیا با بری پیوندیه یانجی حواله که خوب ببینی بچی و لیب گرهی و درگه مالای بقطی اب زحمت وقت بید بمانه. راسته. إيش للسناب يعني لهر بلاتفورم السوشيال ميديا الرسالة خير يكسر خير أبوه هاتي مهفانة طيبات جميعة بخير أخوة بخير بين ويهرب دري أودانا أواني اللي وين همي بالوان وبطل وهر يكو تناز ناويك زياتر كمتر همي خطرن همي وشتو أتوجو تشواني أذا أمن دبي أو رو أتوا قال لك الزور بار بيم قوتي ورا دس بدي ومريوانش مريوان والله مريوان حبوباتوش بتسيله دابنش بس تصوير ذكر او ما مستهندرينش طبعا او ايش بالوانا أوزا او روج او زلاني لبركردي ولويزات او زبزا لبرخاطري قلت مو او هاي بقى من شو هذا بركم كتي كابتن عادل ميواني ما او ما شاء الله ياك تساكت بانطور محترم لبركردي حقا بس نقوم بقول دنك دي تدري يا اخوه بخير بين الله يا اخوان ما شاء الله ما شاء الله لهموتان يا ربي همو صال بالوان وكابتني اوها صال بو صال باش انا مو كتابي كاني يا رزانه كاني ما مستعادلن ما شاء الله كم شي ديك قصه قبل بس زعلني جو عاد ما مستعاد اتو هر وعد دي وناتي بس اوني وعد دايت الزوران اخر تو اوصل قرم دب موا خوم صارنا كمو ان شاء الله يا ان شاء الله ده ان شاء الله وعد ان شاء الله وعد كان بدليري بلا وعد ان شاء الله افي رمضان ازي وعدي دم وعد بشتي رمضان ازي هفتيه كي بشتينجي ازي داسبك ده ان شاء الله تو بس تو كردن باشو ني بقوتي انا باش اي بدني باشي زور باشيت يا الله ايه جبلي كو خدي حسكت ام دي اف شباب احسي ورزش كين ورزش فانا ولج جواني وباراستنا تندرستي خوب ريكا ورزش وكينا بجن مش كي تندرست لشك تندروز دا با بس با بری بابتی کو خدا حس کردم چینه دف کاپتناجی و دف پالاوانت میاد کردستان سر آستا جهان سر آستا روزالات نوراس نفس دست خوب اینه هم ده بحثی بابت کیکین كزور هستياره قلا سبحان الله دمويز او كلمه يبرم زاني فرق ما نيت يعني او هستياره او زنازنم هستياره زور زاريج لنيوان خشك وبراو لناو مالتش لسر او مش او برسد بتا مشكله راسته بداخل كذا بيته مشكله بداخل يعني او هو كارانتين كذا بيته مشكله ايا تماحه ياخذ نزانيني تسونيتي توزيع كرنكيا يان قبولنا كردنا بشرعي خوا ياخذ ياسا كذا دندريت نازانم تسونيه
سەل سەر بابەتە دەکەین ئەویش بابەتی میراتە جگە لەوەش ینی قسەی کەشەیە زۆرێک هەیە دەڵێن حەقی پیا و زیاتر دەدرێت لە میرات یان حەقی ژن کەمتر حساب بۆ ژن نەکراوە بەم جۆرە ڕخنە دەگرن ئەمەش وەڵامی هەیە یعنی ئایا فعلەن هەروایە ینی هەروایە هەموو ئەو پرسیارانەی کە هەن کۆمەڵێک پرسیارش لەبارەیەوە هاتوون بە وردی پرسیارەکان دەکەین لەگەڵ زۆر بەڕێز خدا حسكت أف شباب ما مستعلي هرتالي خدا حسكت ميفوني مستعلي تقلا بخيراتي السلام عليكم السلام ورحمة الله وبركاته وبركاته سلام إن شاء الله ساوك موفق من يا أخوة باشنا حوالتان باشنا خير بي خير موفق من سر كوتوب يا أخوة سلامة النبي إن شاء الله موفق رمضان شت فيروس قبولك يا رب ولو آخر كان بزهر بيروز إن شاء الله قبول إن شاء الله إن شاء الله اللهم آمين صلاة ورزمان هي بهم ولايكو بسلامي فريشتا كان سلام هي حتى مطلع الفجر يا أخوة بخير راسي شوي سلامة شوي عفوة أبي أوفري سلام وعفو ما أنت هذا موجود به إن شاء الله دير وصلاة ورزم بهم خلشي كردستان وأهلي الروجوان وأواني كي استابي دارا بدوا شوي قدروا بدوا عفوا خواي قبرا هم لا يعفوك آمين يا تخوبين يا ما إن شاء الله شباب وماجي خير إن شاء الله ومجلسش مان مجلسش خير دبي إن شاء الله إن شاء الله صي خير أنت قلتي الشباب عفوة وسلامة بن سلام هي حتى مطلع الفجر بس باباتي ما بمخابني وجلد قلت أصل ده أف باباتي هاتي ناف آيات القرآن بيروزا فرمودت پیغمبر صلی الله علیه و سلم خش کوبرازی را تر نزدیکی یک من پریکا وی میراتی کو جبابه وانا جدی کو بابت وانا بوانات مینه بس گرا جرا بتا پرزگری بجا ان شاء الله ام افشوال بكين بتا السلام ان شاء الله تعفود نو بينا وانا ان شاء الله اشتيوان بخواي قبل میرات بله جاری همو ام جوی پیو دست بکین بله کنگی میرات و دابش کردن میراتی هاتی فرض کردن و بچره که یعنی تعریف ام پناساوی بزانین بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه في سرتا بأبقرين وآيات مناسبة يعني باسي ميلاد للشواني قدروا لو شوانا دا باز بكري طبعا الرجوع حكمة للرجوع وهم برستشاكان خوي تعالى دا فرمي لعلكم تتقون بأويك بابندن بالرجوع بالرمضان وبأوي بيتها ماي تقوى ولخوات رسان تقواش ليرة لأنجامي نبوني تقوى زار هي إنسان حقوقي يكتر بيشلك ما في يكتر نادا چونك دينداري ومسلمانيتي والتزام بون بإسلامه أو يكتو همو حقا كان أداكي حقي خوايا أقر نواجه فرمو حقي الله جل شأنه بلا مسألة زكاة بخشين مال أو أنا حقي خلقه يرى حقوقه يعني أو جاء أو حق كميراته لبروي لما يجي رمضان ده خلق دل كراوية خلق دس كراوية خلق مالي كراوته خلق مال بو هجاران ده بدا خلق مالي داتا خلشي فقير ودور ونيزيك كناي ناسيان فقيرة بلا مورا الأقربون أولى بالمعروف أواني كنزيجي خوتن أواني برايك تأسى غدري لخشي كردوا يعني باوكي كحقي كركاني كس أولادكاني نداوة يعني عدالتي كردوا هلا جيان دا مالكي همو يزود كردوا بو تنكريك عدالتي لبني واتقوا الله بين أولادكم رمضان فرصة بوي أو بقرأ رمضان ما بصمة كبي كما مناسب لقى أبابتي كالرجو رمضان أو دل كراوية أو سينا فراوانية أو عفو أو بخشينا بابين لرمضان دا توبة بكين أو كتائس دا حقه ما في خشكي خيزاني يعني هر كسي شي ندعوة تميلاته تهر بابتي شي ديكي با فلبكا بازو حق كاني خويا داك برسالي جنابت طبعا كومالك لا افرتك دوكتي هي وديتها خدمه بيغمبر صلى الله عليه وسلم لفرميك سعدي كل ربيع لغزوي احد بيغمبر صلى الله عليه وسلم كان قلتو شهيد ويا رسول الله بلا اسلام ما مكاني مامي او دوكتانا حقكاني حقي او ميلاتا كحقيق سكانه حقي دوك سكاني خويتي حقي قوشتي يا رسول الله حقكي نادا خوي تعالى يكسر بيغمبر صلى الله عليه وسلم فرمي بات شاوري رحمي خوابك شاوري لطفي خوابك انت قاعد برسالك نابي راسه خو أو برشارنا شو كمصيرية وحكمة وليرة خوي تعالى فوري جوابي لا يفرمي يوصيكم الله في أولادكم للذكر مثل حظ الأنثيين خوي تعالى فرمي أو خوي جور فرزي كدوا وصيت تام بيدك أموش قاري تاندك ورياب حقي أولاد حقي أولاد كانتان كسكانتان كركانتان
دوو بەرامبەری کچەکان کوڕەکان وەردەگرن يعني ئەو حەقەی یوصیکم الله في ئەولادیکم تازە بوو بە یاسایەک و قانونێک و ئێستاشی لەگەڵدا بێ دەبێت بەپێ ئەوە خوای تعالی فەرمی وصیەتە من الله یان فەریضەتە من الله ئەوە لە خواوە فەرز کراوە دەبێت ئەو میراتە بەو شێوەیە لە سوڕەتی نیسا هەموو ئاەتەکان بە جوانی هەر کەسێک بێوێ بچێتە بنج و بناوانی میرات کە بەڕاستی کتێبی زۆری لەسەر نووسراوە عیلمێکە کە یعنی ئەوڕۆکە خەڵک لەبەری تەهەڕووبی کردووە یان پشتی تێکردووە یان سراوەتەوە عیلمێکە کە خەڵک کەمتر دەسێتە سەر باسی بۆ کارەکانیشی دیارەگە دوای ئینشاءڵڵا باسی ئینشاءڵڵا مامۆستا هەر گرێدای قیت و تایبەتیژی ئەم نابێژین میراتی بەڵکو میراتی دەولەتێ ساڵانە بەڵێ خدا حەز کردێ حەقی میلەت خەلکی بەجارێ نا یە ماڵێ ئەس بەستێ دەولەتێت کەم کو خواندنەوە دوێژ بووی یاسا بودجێتێکردن بەغدایە بێ هەفکارێمە ئاکام ئەوەکی ڕاستە خۆ ئەش بەغدایەت گەلمەداوە ئاکام ئەفدەمێت تەباش بزانم کە خواندنە دوێژ بووی یاسا بودجێل جواتە نونەرێن عێراقی چاوە دەرباز بە ئەم داوی زانیاریە شو وەرگرین فەرموو بەڵێ تا ئێستا کۆبنەوەی پەرلەمان بەردەوامە کاژمێر 1145 خولەک دەستی پێکرد 1990 پەرلەمانتار ئامادەی کۆبنەوەکە بوون وا دیارە کۆبنەوەکە بەکراوەی دەمێنێتەوە سەرۆکایەتی پەرلەمانەوەی ڕاگەیاند کە کۆبنەوەکە بەکراوی دەمێنێتەوە بۆ ئەوەی پرۆژە یاساکە بە تەواوەتی خوێندنەوەی بۆ بکرێت چونکە 67 بڕگە لە پرۆژە یاساکە هەیە بە تەواوەتی ئێستا لێژنەی دارایی راپۆرتی خۆی کە لە ماوەی ڕابردوودا راپۆرتی ئامادەکرد بوو لەسەر پرۆژە یاسای بودجە بڕگەکانی راپۆرتەکە بە تەواوەتی گفتوگۆی لەسەرگرا و تەواو بوو ئێستا راپۆرتی لێژنەی پلاندانانە کە لە پەرلەمانی عێراق گفتوگۆی لەسەر دەکەن دواتر دەستنە سەر ئەو گفتوگویانەی کە پەرلەمانتاران پێشتر ناوی خۆیان تۆمار کردو لەسەرەوە من لەسەر ئەو بابەتە زانیاری زیاتر لە بەڕێز پەرلەمانتار مەحمەد خەلیل وەردەگرم کە میوانمانە بەڕێز کۆبنەوەکە بەردەوامە تاکی بەردەوام دەبێت دەمێ باسی بودجەی شنگاڵم بۆ بکەیت ئایا چۆن بۆی دانراوە چی کراوە ئێوە پێشنیاری چیتان کردووە سوپاس بۆ کەنالی کوردستان 24 کە بەردەوام ئامادەی لێرێ بەردەوامبوونە خوندنیا دووەم یا بودجە عێراقیە کە لیژنە دارایی راپۆرتی خۆخوند ئێستا لیژنە تەختیتە استراتیژی راپۆرتی خۆتخوونێ مە وەکو کەمال پسپۆری بێ ئەو نەم پێویست بوو بێتە خوندن بەلێ سەرۆکی بەرلەمان ڕێکدایەتێ کۆمەکە تێبینیامە هەیە بەرلەمانتاراژی ناویت خۆنەویسی ناگەڵاکیانی ئەس باوەڕکەم عەدەدێکی گەورە ملاحەزات هەبن تەقریری مالیژی سەعەت 10:30 هات وەکو مووسڵ ئەم لێنێر کە محافظەی مووسڵ ئەفسال بوجاوێ گەلەکە کێمە تەنمیەتە لە قالیم کە مووسڵ 10.9 هەیە تەنمیەتە لە قالیم 2 تریلیۆن و 400 ملیار هاتێ دانین ئەم داوا کردماگۆ بێتە 4 تریلیۆن حسەتی پشکی مووسڵ وەکوکە vê rêjê he 2 تریلیۆن 500 ملیارە بۆ شنگالێ وەکوکەمە تشتێکە بەردەسێ خۆبە ئینا ینی ما داوا کرد بودجەی شنگالێ سندوقێکی ئەعماری شنگال مە تایبەتمەندیەک بۆ شنگالی هاتە ئەوکردن ئەوەیە مە داوا کرد ئەو بودجە شنگالی ڕەلبێ سندوقێ بێتە دەرەجاتی 2500 پۆلیسە ئەم ما کۆمبوونە ئەمزێت بەرلەمانتارە مە داواکەریرە کۆمبوونە مەلگەل بەڕێز دکتۆر فواد حسێن و سەرۆ وەزیری خارجیگە فرکسیۆنی زەرد کۆمبوونە کرد بودجەی بۆ مادەی 140 تعویداتی شنگال بودجەیەکێ تایبەت بۆ نازەحا بۆ ناجیاتە بۆ ئاوادانکردنی شنگالی مە داوا کرد و ئەف سندوقی ئاوادانکردنەی شنگال تایبەت شنگال ڕەبێتە گرێدا ناوێ شنگال بێ و وزارەتی ئسکان و تعمیر ئاوادانکردنی ئەو پارە بۆ ئاوادانکردنەیە وزارەتی ئاوادانکردنێژی وەکو وزارەتی ئسکان و تعمیر ئەو بێتە شێدان گرێدان نەوەکو کە سەهلی نەینەوە پێوە بێتە شداندن ئەمە داوا هۆسانێ کردە یادی ترێژی مە داوا تعویداتی شنگال کردە ینی
تعواداتی شنگال هەتانها حەقی خۆ نەبرێمە ئەمزەژی کۆمکردنەوە هەروەساژی بۆ محاضری ناژی کە ئەو محاضرانی پەروەردەی کە هەتانهۆژی بوو موچێ خۆوەڕ نەگرتێ ماف هەموو مەحڵەحەڵاتە بکەن کە بۆ وان دەڤەرا ئەم بکرێتەوە ئاوادانکردنی دەڤەری 140 کە هاتیەوە چەند ساڵە ژاتە مافی خۆوەڕ نەگرتینە بوجێکە تایبەت و بوجەی بۆ مادی 140 بێتە دانی قەرەبوونی خەڵکەکی کە سەکی توان هاتانەوە وێگاوێدە نەهاتێ سەرفکردن خەرجکردن. دەستخۆش عەزەت کێشە بەڵێ وەکو پێشتر ئاماژەم پێکرد دەستخۆش پێشتر ئاماژەم پێکرد کە کۆبنەوەی پەرلەمان بەردەوامە بێ بەڵام ئاماژە بۆ بکەم کە ئێمە ئەمڕۆ پاشێومان ئەلێرە بێت چونکە کۆبنەوەکە بەردەوام و ڕەنگە تا سبەی گفتوگۆکان بەردەوام بێت. gelek spas di parlamenter ji weke diyarê dê poşîvê wêrekin pêk vel civatan nerin Iraqê heta ku proje taybetî jî xandina duem ji bo projeya sabû cêtêkirin. Gelek spas demê bêt taybetî jî hem rêka bernameyê hem rêka social media em ê zanyariyên zêdetir şwergirî. Em berdewam bikin. کەواتە پاشەوەی پێشەوەی هاوکارم ئاکام قسە بکات باسێکی خێرات کرد لەسەرەوەی کە چەندە پێویستە بە تایبەتی لەم مانگەدا کە مانجی ئاشتەوایی و هەموو ئەو بابەتانەیە میرات چییە؟ میرات بۆ دەبێ بدرێت گرنگی میرات دەچێکە بدرێتە چیە؟ میرات ئەو ماڵەیە کە دوای مردوو دوای کەسی مردوو دوای مەوریثەکە کە نامێنێ و ئیسپاتە کە ڕوحی دەرچووە ئەو مڵک و ماڵەی کە هەیەی کەم هەتا زۆر لە دینارێک تا دنیایەک دەبێتە حەقی ئەو واریسانەی کە ماوێتی لە کوڕ و لە کچوو لە دایکی و لە باوکی و لە خێزانی و لە ئیتر ئەمە تەفاسیلی زۆری دەوێت باشە ئەمە لێرە هەموو شتەکانمان بۆ ڕوون بوویەوە هەم میراتەکە کە تەریکەکەیە لە پاش مردنی خاوەن ماڵ کە مالیکەکەیە دەبێتە وەرەثە ئەو کاتی ئەو تەریکە دەبێتە وەرەثەی چێ ئەو وارسانەی کە لە دوای خۆی دەگونجێ کەسێک کە جانی لە دەستداوە مردووە بەڵام میراتەکەی ما چەند ساڵش دوای خۆی تا ینی دوای چەند ساڵش هەر تەوزیع نەکراوە ئەوە لە ڕووی شەرعەوە ئاساییە چێ بۆ تەوزیع نەکراوە هۆکار ئیدی ڕێک نەکەوتنەیە یان هەندێک قسەیەک هەیە بۆ بیانووی دەڵێن وڵات دڵمان نایە نابێت وڵا دەڵێ نازانم چی حرامە کاکە حرامە هەر ئەو ماڵی کە لە دوای مردنەکە کە ئیسپاتە مردووە هەر باوەڕتان هەبێ ئەو حەق و ماڵی کە هەیە دەبێت پێش هەموو شتێک بزانە قەرزەکانی چییە زەکاتی لێدراوە وەسیەتەکانی چییە حتا لە مەصرفی ناشتنیشی مەسەلەن مەصرفی کفن و دفن و ئەوانش دەبێت لێەوە ماڵەکەی بێنە مەیدانێ دەبێت بزان چی هەیە ئەو پیاوە مڵک و ماڵەکەی لەکوێیە ئەگەر قەرزارە قەرزەکانی بودرێتەوە ئەو خوانە خواستاوەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی کابرا مرد و قەرزی دنیاشی لەسەر بوو یان قەرزی خوا و زەکاتی نەداوە یان حەجی نەکردووە یان کۆمەڵی ئیشکالە یان وەسیەتی کردووە نابێ ئەو تەفاسیلە بێ حسابی بۆ بکەن یعنی بەڕاستی کەم تەرخەمیە بەر لە ناشتنی دەبێ ئەو موسوعە یەکلا بکرێتەوە نەک چەند ساڵ بمێنێتەوە بە زوڵم بەنا لە کۆمەڵگەی کوردەواریدا زۆر ماڵ هەیە زۆر خانەوادە ئەمە لێرەوە دەڵێن هەڵەیە و تاوانە و حرامە تجارت بوو پارەکەی تجارت باشتریشە ناو تیجارەتە دیارە دەوڵەمەندە ئەوجا حەقەکان کە هەیەی ئەوجا بابێن باسی کرد یعنی ئەتوو کە خوای گەورە وەسیەتی کردووە کام وەسیەتە لە پێش یوصیکم الله في ئەولادیکم بابەتێکی دیکەیە من لە چەندین مەجلیسدا گوێم لەوە بووە ینی براکان دێن دەڵێنە خوشکەکان هەمیشە لەبەر شەرم و کۆمەڵێکشت وەڵامە نامانەوێ نامانەوێ خۆش گوێ لێ بۆ ئەم زۆر وەڵامە نامانە ئیدی لەبەر شەرمە ڕووی نایێت لەبەرەوەکە برایەکە تا چەند لەسەری پێویستە کە با ئەوش بڵێ نامێت چکەەوە حەقی خۆیتی کاکەندرێن ئەوە چۆنە ئەوە زانی سەبەبەکەی پێشینەکەی چیە بابای برا تەلەفۆنی بۆ ئەکا ئەرێ خوشکم هەندێک ماڵت هەیە وەرە بیبە وەرە ماڵەکە وەرە میراتێ بدەمێ وەرە بدەمێ باشە ئەگە تو دەیدێ لێرەوە قوربە سەرە گیرا و تووشی شەرم بوو ئەتوو دەمدەیە ئەگەر ئیتۆ دەمدەیە بەخوای نامەوێ بەڵام بڵێ کاکە وەرە ئەمانەتێکە و حەقی تۆ وەکو بۆ من چۆنە بۆ تو ژوایە بۆی پێی ئەنی ئەو غەسب الحەیا و ئەو شەرمەی تێدا نەمێنێ کاکە بۆ دەڵێ وەرە بە ئەم بدەمێ ئەگەر تۆ دەمدەی نامەوێ ئەوەی برام گوتی بەڵێ مەسەلەن تەئکیدی لێ نەکردەوە ها حەقی خۆتە و دەبی وەرگری ئەمن ئەو پارەی هەڵناگرم ئیلا دەبی تەئکید لێ کاتەوە یان دەی کەیفی خۆت ئەمادەم ناتەوێتەوە طبعا کابرا من طیبی نفسی بڵێ نامەوێ کەس نییە نێوێ شتیوانە ئەمە بەس ئەو کات گوناحبار دەبی قەزیە هەیە ئێستا پاشی 20 ساڵی
ئێستا کابرا خوشکەکانی بەیان داوەتەوە باشە پاشی 20 ساڵ ئێستا دەڵێ کاکە وڵا دەزانێ مڵک و ماڵ چ دەکا و ئەرز و بەرز چ دەکا و عەرزی زراعیە چ دەکا و مڵک و ماڵ چۆنە و خان و بەرز چۆنە و مچینە لە هەشتاکان خانی ئەوها نەبوو بێ پارەی کردیان بەڵام ئێستا ئەوڕۆ خەڵک لەسەر پەچی لەسەر پارە و ماڵ کەوتو ئێستا بایداتەوە وڵا دەمەوێت وڵا کاکە من لەبەر لە شەرمان بووە وەکو کاک هەندێ فەرمی لە شەرمان بووە ینی ڕووی مەجلیس لەکنەمە عیبە میراتی کە زۆر جاری وایە زاوایەکە قوبوڵاکە ئەوشمان گوێ لێ بووە کۆما مارەی میراتی خێزانم بۆ بێتە ماڵ میان نازم کۆمەڵی جاهیلیەت کە هەیە خوا عادەتە کە پەیوەندی بە دینەوە نیە بۆچی لە کۆمەڵی کوردەواری بۆتە دین نازانم ینی بووە مامۆستا باوک چونکە مە زیاتر با باسی میراسی دوای باوک بکەین بۆی هەیە لە وەسیەتی پێشمردنی هەموو شتێکدا باش بکە بەخۆی لە ژیانداما یەک لە شەرتەکانی میرادەوە میرادنی یەک لە شەرتەکانی میرادەوەی کە مردووەکە بمرێ ئەو جا دەبێتە ئەو کات دەبێتە هیبە ئەو کاتۆ هیبە و نەعەدالەتیە بڵێ من نەعەدالەتیە مچینە هەمووی وەکو یەک نەدا وەکو شەرع نادا کوڕەچی خۆی خۆش دەوێ شتەچی زیاتر دەدات ئەوە بە ناوی تو مەسەلەن دوکانەچی هەیە بەڵێ صاحب ماڵە بەڵێ ماڵی خۆیەتی بەڵام نەعەدالەتی کردو باوک پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەو حەدیثەکەی نەعمانی کوڕی بەشیر کە دێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمیێ پارچە زەویەک حەدیقەیەکە چییە دەمەوێت بیدەمە فڵان کوڕم پێغەمبەر صلی الله علیه و سلم ئای کوڕ و کچیت کەت هەیە دەڵێ بەڵێ ئەدی بۆ دەیدێ ئەو دەڵێ وەڵا من ئەوم خۆش دەوێیان چی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی تۆ دەتەوێت لەسەر نەعەدالەتیەک ڕەسوڵ الله بکەی شاهید بڕۆ بە حەقی هەمویان بدە و ئەو عەدالەت ئەی ئەگەر گوتی کوڕێکم خراپە گوناح دەکا بە قسەم ناکە حەقە تو بەس لێرە باسی حقوقە ینی بە قسەم دەکا ناکە ئەویش بە قسەی خوای نەکرد چ دەڵێ ئەو باوکەش ناحەقی کرد کام بدای بەو کوڕ ئەگەر حاشای لێ کردبوو لە کوڕەکەی مۆنیان لە کچەکەی گوتی لەبە بەهۆ نازانم شتیوا هەیە حاشاکردن شتیوان نیە ئەنی بڵێ من حاشام لێ کردووە شمولی دەکا میرات بەڵێ هەر شمولی ئەوە حەقێکە و هی حەقەکە میرات وەردەگرێت باشە ئیلا مەگەر باش کافر بێ محاربیش بێ محاربی کابرا کافرە لا يرث الكافر المسلم آخر كافري محارب بيت كابرته اگر كر كافر بو يعني كر يعني شتيك بو يعني بابي خوي كشت مثلا قتل حالته خوتو موانع إرث مانع ميراثه كابر او لردين هالقراو كابر او فلان كسك ميراث شي اللي بلام كشتويتي بابي خوي كشتو بێت لە مەسەرەی باکوشتن و ئەو بابەتانە کەسەکە کابرایەک یەکێک لە منداڵەکانی کافر دەبێت بەڵام محارب نییە مسالیمە مادام کافرەتەوە میلاد وەرناگری کە کافر بشمولی کافر بشمولی باشە ئەو بابەتی دیکە ئەویان چیەکە ئەو بابەتە حساسە یانی هەموو جارە باسیش دەکرێت ژن کەمتری بەبەر دەکەوێت پیا و زیاتری بەبەر دەکەوێت دوو ئەوەندە ئەوە چۆنە مثل حظ الأنثيين مثل حظ الأنثيين أما چۆنەوە حکمەتەکە لەوەدایە کە ئەرچی پیا و ئەرچی ئەو پیاوە قوربەسەرە کە لە ماڵێن هێشتا ئەوە کوڕە ئەوە کچە وایە ئەوە ژنی نێناوە ئەوە شووی نەکردووە باشە لە ماڵێکدان وەرە بزانە ئەرچی ئەو کوڕە چ دەکا بڕۆ ژن بێنە بڕۆ مارەی بدە بڕۆ خان و تەرتیب بکە بڕۆ ماڵ بکڕە بڕۆ زێر بکڕە بڕۆ نەفەقەشی بدە وەرە گەر ڕاست لێ پشتی دەشتی ئەو کوڕە قوربەسەر ئەو هەموو حەقەی لە ئەستۆیە للذكر مثل حظ الأنثيين بلام كز لما الدردة شيء سأرشينيا سزيرج ناكري بوكس ونيا بوي دكري أو كابرا شو يكردوا أو الجني هنا أو الجني هنا فالمتصدق يعني أو هم أركي لسنة أو هم أركي حتى نفقي حتى إلى يوم القيامة نفقي لسنة الرجال قوامون على النساء خلق دين لو شوينانوي كإسلام بي جوانا إسلام جوانا خلق دين لو شوينانو ولا تقل إسلام ذاك الدين الرجال قوامون على النساء بو أوني زبرو زنگو كشتن وليدان ونازان بو نفقو جيان بري وبردنا بو آقالي بونا كافر لمال داني شو بياو دبين نفقي بدال بيجان حالتها يعني بابلين بياو كركا جنيشي هنا هبويا إمكانتي زور باشا بلام كتسكا وضعي زور خرافة بخوة ميردي وشي دالي ناني إلا الله النية وضعي خرافة لەمیراتەکەشدا هەر کوڕەکە زیاتری بەبەردەکەوێت کچەکە کەمتری بەبەردەکەوێت ئەوە چۆن ڕێکخراوەتەوە لە حاڵەتی کەلێک جابوون ئەنی ئەو خۆی گرتووە ئێستا ئەوە دیارە کە مەسەلەن باسی دەکەی لە بەروی پیا و نەفەقەی لەسەر و ئەو هەیە بەڵام هەندێک حاڵەت هەیە بۆ نمونە لە نێو خێزاندا
کوڕەکە کە ژنیشی هێناوە وەزعێکی زۆر باش دەوڵەمەندە. بەچی دەوڵەمەندە ئەگەر لەسەر حەقی ئەو دەوڵەمەند لەسەر حەقی ئەو کابرا کار و کاسبی خۆی هەیە وەزعی باشە دەستی خۆش باشە وایە کچەکە وەزعی خراپە ینی لەو حاڵەتەشدا میرات پەیوەندی بەوەنی هەر دەبێ واتە وزیان بکرێت میراتە بێت ئەو کاتە ئەوە تەقدیراتی ئەڵایە ئەوە فەقیر دەبێت ئەو دەوڵەمەند دەبێت ئەو ژیانی چی دەدێ و مەسیری چی لێدێ ئەوە پەیوەندی بە میرات و بەشی پشک و بەشی میرات کە دوایە چیم بەسەر دێ لە میراتەکە من چیم لێ ماڵی خۆم کردو چم دەوڵەمەند دەبم فەقیر دەبم ئەوە چ پەیوەندی بە ڕەتی لێرە یەک پەیوەندی دیکە هەیە خوشکوورانە کە برا دەوڵەمەند بۆ خوشتی بمری لە بەرسان ئەگەر مێردیشی کردبی گوناحبارە هاوکاری نەکات ئەو کاتە دەگەڕێتەوە سەر مەسلەی ویژدان و یارمەتی و تەعاون و ماڵبەخشین و ئاگا لێبوون و باشە مامۆستا لە هەموو شوێنێک هەر ئافرەتەکە کەمتر لە پیاوەکە وەردەگرێت لە چەند مەسەلەدا هەیە ئافرەت دوو قاتی پیاو دەبات دوو قات دەبات لە چەندان بەدایان حاڵەت هەیە ئەی بۆچی تەرکیزەکە هەر لە بەدایان حاڵەت هەیە ئێستا ئەگەر ئەو تەقسیماتەی کە هەیە ئەو بەشە جار هەیە مەسلەی وا هەیە ئافرەت ڕوبعی دەبا نصفی دەبا ماخۆ دوو لەسەر سێ دەبا ئەوانە هەمووی دوو لەسەر سێ دەبا دەبا لە حاڵەتێک مەسەلەن بۆ نمونە ئافرەتێک کە پیاوەکەی مردووە وایە ئەو کاتێک کە پیاوەکەی مردووە مناڵی هەنا مناڵەکان هەمووی لذەکەری مثل حەظ الأنثيين بەڵام خێزانەکەی کە مادام منداڵی هەنا ئەوە ثومنی دەبا هەشتێکی دەبا بەڵام ئەگەر منداڵی نەبوون ڕوبعی دەبا ڕوبعی دەبا ثومن یعنی یەک لەسەر هەشتا بەڵام ڕوبع یەک لەسەر چوارە ئەو کە ئەو منداڵی هەنا ثومنی دەبا ئەمە بەسم لەوەی کە تو بەس پیا و نصفی دەبا مەسەل بۆ نمونە ئەو کاتێک کە ژنەکەی مردووە ولكم نصف ما ترك أزواجكم إن لم يكن لهن ولد سورة النساء بك وما شاء الله زور بالتفصيلي جوان أو موضوعنا دين ما مصطفى كابراك مرت وصيتي شي نكردو كدواي أو ميراتي بعدالة دابش بكري باسي أوي نكردو ومرت قلنا أحبار دبي أجر ميرات بعدالة دابش نكري لا أو تشبهني بيوي أصلاً بارك هيوية أصلاً مالك هيوية أصلاً في غمصان فرمي زاريو لسأو بسياري زناب اشتشكا هاتقور باوك اشتان نمرد ودل اجا مردم مالكم والي بكن وابكن بدوي ميدانوي واي توزيع كان فلان خان وبو كركم فلان شوين ابو او توزيع دكا يستانا بلام كمردم وابكن او وصيته اصلا جيب زيناكري حتى باري ميراتك الا لا وصيه لوارث بيغمص صلى الله عليه وسلم وريابا وصيه بوارث كان ناكري لدعاء مردن وان بو بكن يوصيكم الله في اولادكم خا وصيتي وقانون دان راو واي براندويتي باوك كمر جوابكم خو ملكي تو نما تاوا ملككم ملكي وارثكان وحقي وارثكان اي وصيتك بوي هي بك يعني بس وصيتكم لسيشي مال بوي هي لسيشي مال دايوا كقرزي قرزكاني درايوا ميراث دابش كرا زكاه درا قرزكاني شي درايوا داي او همون بيج ميراتي باشا سيكشي او مالي دين لو وصيتكاني جيب زيدك بون منا حزم نكدو حزم بوبكن باشا ولا سيشي ولا بوبكن اخير باشا بون منا باركه او اند بول لو سيكدا كابرا غوتني مثلا مزغفتك بو دروس كان مزغفتك دروس كان 1 دينار لبو وارث كان ما او كاتا سيكشي مالك كابرا 12 دفتري هي ونيا سيكشي چندا سي دفتر وايا لكن مبلغك كم سرب يعني صار دفتر مثلا بونمون الو بوي هي بۆی سرف بکرێ دوای ماڵەکە خۆ پەیوەندی بە میراتەوە بە خۆتی وەسیەتەکەیە نەک زیاد و کەم چەندە ئەوەندە کەمتر دەبێت زیاتر نابی وەسیەتەکە زۆر کەمتر یان باشتر وایە کە ئەوە نەکرێ بڵێ سەیەکی ماڵەکەش هەر بۆ خۆتان چی لێ دەکەن ئەوە هەر میراسە یان باشتر وایە وەسیەت بکرێ مەسەلەن دوای من ئەو مافەی کە هەمە خێرم بۆ بکەن سوزانم یان وەسیەتەکە حەقی خۆی حەقی مردیەکەیە کە مردن وەسیەتەکەم ئاوان بۆ بکەن ئەو خێرم بۆ بکەن مزگەوتم بۆ بکەن حەجەکەم بۆ بکەن لە سەیەکی ماڵی باش لە سەیەکی ئەو ماڵی ئەوجا کەم هەتا زۆر سەبارەت بەو لەسەر سیلسیلەک هەیە پرسیارێک لەگەڵەوەی ڕەبتیکەی پرسیارش سەبارەت بەو بە مولکانەی کە لە کرێن دوکانە ماڵە هەرچیە کابرا مردووە و میراتەکەی دابەش نەکراوە ئیدی بار هۆکارێک بێت دابەش نەکراوە خۆت و نایکێ شەڕ دابەش نەکراوەتەوە بەڵام یەکێک لە کوڕەکان یاخود توزانم کەسێکی دیکەیە لە نێو دوکانەکەدایە پارەکەش کرێیەکە یاخود داهاتی دوکانەکە بە لە کرێگەڕێت داهاتی دوکانەکە
دەبێت لێ بکرێت هیچ هی ئەو کوڕەیە کە تێیدا یان وڵی هەمانە هەمووانە ئەوە حەقی عامە هەر هەمووی هەر هەمویان چەند ساڵیشە چی لێ کردووە ئەو کرەیە هەمووی لەسەر حسابە چەند ساڵە 20 ساڵ ئەو خانوێی زەوت کردووە کرێی خواردووە مستەفید وە لەو هەمڵک و ماڵێ هەر قڕ بەسەری بوو هەمووی بە حەرامی خواردووە والله ئینسانە گەدێتە سەرباسی ئەو بابەتانە والله لە کوردستان کەمە دەگمەنە حەقی میراد وەکو پێویست درابێت دەگمەنە زۆر دەگمەنە لە کوردستان دەگمەنە حەقی میراد وەک پێویست من کەوەی دەخوێنمەوە لە ناو واقع و بران نایداتە خوشی و یان دەیداتێ بە قەلە و دەلە و یان نەیداوەتێ یان داوێتی هێتا ئێستا ساحیبیش نییە ئەوە داوێتی پێ چەند ساڵە مڵک و ماڵی داوە کاکەوە ئیتووە نازانی حەقی چیە نازانی لە شوێ چی بەرهەمی نییە ئەوانە هەمووی یان کابرا دەبینێ مڵک و ماڵ و زەراعەتێکی زۆر هەیە لە پاش بەجێ ماوە دەیکاتە دەغڵ و دان و بەدەیان و سەدان دۆنمی دابڕێوە دەیکاتە دەغڵ و دان و بۆ خۆشی دەیخوا و نایداتە کەس و کاریش ئەگەر ژنێک وەفاتی کرد مامۆستا ئەگەر ژنێک وەفاتی کرد پیاوەکەی لە ژیان داماوە منداڵەکانیشی ئەو ژنە زێڕی هەیە چوزانم هەر شتێکی هەیە بەڵێ ئی پیاوەکەیە چونکە ئەو بۆی کڕیوە یان ئەوەش میراسە دەبی دابەش بکرێن ئەوش حاڵە دەزانی میراتی مارەی خۆیەتی میراتە مارەی خۆی میراتە ئەی جگەلەوە جگە لە خۆی ئەو خشل و زێڕی کە هەیە بەر مێردەکەی دەکەوێت حتەوانەدی وەلەکم نصف ما ترك أزواجكم إن لم يكن لهن ولد مارەی و میراتی ژنەکەی کەم مردووە نیوەی بەر مێردەکە دەکەوێت ئەگەر ئەولادی نەبوون بەڵام ئەگەر ئەولادی هەبوو فلكم الربع ڕبعشی بەبەردەکەوێت لە مارەی یان هەر شتێک مارەی بێ ئەوە حاڵەتەیە کە پیا و کەمی بەبەردەکە ڕبعشی بەردەکەوێت ئەولادی هەنە ئەولادەکان کە ئەوانە بەشی خۆیان دیارە ئەگەر یەک منداڵی هەبوو یەکشێ بهروایە یەک منداڵی هەبی سێ بەشی بەر منداڵەکە دەکەوێت ڕبعشی بەبەر بابەکەی دەکەوێت بەڵێ ئەنی زۆرینەکە بەر منداڵەکە دەکەوێت ئەوە خۆی بە عەسەبێ و کاتی هەچی ماوە ئەوە منداڵەکە لە هەر تەمەنێک دابێت حتى حمل بي يعني حاملة بي مثلا لقال وفاتي هاتو لدايق بو میرات کە تەوزیع دەکرێت بۆ نمونە با بڵێن ئەگەر یەکێک لە منداڵەکان ئەوە گوتت ینی ساواژ بێ بڵێ حتى حاملة جار هي مردني أو لدايق بوني أو يكا ويا يعني أتو مردني دايكة كمشينا لقال كورباكي كلا ناو أوش هالميلاد وردقل باش دايق هي لقال لدايق بو داچی وفاتی کردووە ینی پاش دایکە داچی نەدیتە ئەوەش هەر میرات دەبا سێ چارێکی بوو منداڵەکە چارێکێک بوو با بەڵێ زۆر ژن و مێرد هەن ناڵێ سێ چارێک مادام نیسفەکەی وی دیارە نیسفی ڕوبعەکە عەفوەن ڕوبعی باوکی دیارە ئەوەی دیکە چییە ئەوە هەمووی بۆ چێ باقیەکەی چییە ئیک منداڵەکەیە زۆر ژن و مێرد هەن ینی بەتایبەتی وەڵا لە هەموو دنیادا بەس بەتایبەتی لێرە ینی مارەیەکە نادەن بەڵام نیەتی ئەوە نییە کە نەیدا ئەوە ڕێ پێدراویشە هەر کاتێک کە هەبوو گونجا بیدات بەڵام قەدەمیان مؤخر مقدمە بێ تۆ وەریگرتۆ تۆ بەڵام ژنەکە دەمرێت بە زۆریش مؤخرە هەمووی بەڵام ژنەکە دەمرێت ئیدیۆ قەرزە هەر ماوە لە ملی مێردەکە ئەو کاتە چ بکرێ ئەمیش دەچێتە نێو میراتەکەەوە ناو میرات مادام هەر ماڵ و تەواو بە قەرزە لە چێ لای چێ لە کنەخۆیتی لە لای قەرزە لای پیاوەکەی مارەیە نەیداوەتێ ئەو مارێش هەر میراتە باشە بابەتێکی دیکە بۆ نمونە کەسێک هەیە بنەماڵەیەک هەیە چەند دۆن ئارزیان هەیە نانەوێت ئەو ئارزە بفرۆشن دەڵێن کاکە بازار ئەو ڕۆ ئەو هەیە سبێنێ زیاتر دەکا ینی لەو لای کابرای ئەوی زەوی دەکڕوی دەفرۆشی و پرست پێ دەکە ئەوی دیکە دەچی پرست دەکا سیقەنیە وەل حاصل ینی شتانە زۆر دەبێت لە نێو کۆمەلگاکاندا بنەماڵەکاندا بەتایبەت جۆرێک لە جۆرەکان بڕیار دەدەن کە ئەو زەویە نەفرۆشن بمێنێتەوە ئیشی تێدا بکەن دروستە ئەوە کە نەیفرۆشن بیهێڵنەوە هەموو شتەکانی کە دەفرۆشن بە ئیتفاقی وارسەکان بێت چ مشکلەیە ینی بە ئیتفاق بێ ئاساییە نەیفرۆشن مەسلحەتمان و ئیتفاقەکەش بەڕوون و ڕاشکایی بێ ینی هەمویان بۆیان ڕوو بگرێتەوە کاکە مەسلحەتی شخصی نییە بۆ هەمومان وا باشە ساڵێکی دیکە گرانتر دەبێت گرانتر دەبێت و چ مشکلەیە بەڵام لێرەش دیسان پرس و ڕاگۆڕینەوەش لە هەندێک شتەیە دەبین کابرا مڵک و ماڵێکی تەوزیع دەکا ئەسڵەن لەو مڵک و ماڵەش هەمویان مەوجودن مەسەڵەن بۆ نمونە برایەکان مەوجودن خوشکەکان لەوێ نین بە تەلەفۆن ئەرێت و ڕئیت چی ئەو هاوی
یان چێ دەکەی لە تەوزیعکردنی میراتدا نابێت بە تەلەفۆن نابێ ماس نابێت چێ ینی دەکرێت بەڵام ئەو کەسە بۆ خۆی صاحب بەشە ناڵێ من بکە وەچیلی خۆت و ئەمن لێرە وا دەکەم تو بۆ خۆت صاحب بەشی کو دەبێ وەچیل ئەو خەلە زۆرە بەڕاستی کەس خوشکە یان ئافرەتە صاحب بەش نابێت ببێتەوە صاحب بەش نابێت کە بۆ خۆی بەشە دوو دەور دەبینێ هەم بەشی هەیە بێتەوە چیلی خوشکەکەشی شتی هەیە ئیلا دەبێت کەسێکی غەیری کە ئەوە مڵک و بەشی نییە لەوێدا ئەو بکاتەوە چیلی خۆی ئەجامە بەسم لەو حاڵەتانە هەیە ئەو مەسەلەی زۆر وردە لەسەر عەرز و بەرز هەموو خڕبوونەوە برایەکان خوشکەکەش ئەو لە ماڵی ئاگای لێ نییە پشک و بەشیان ئاگاشی لێنە تەوزیع کرایە ئاگای لێنی خەبەرین یەک بابەتی دیکە والله ئەوەندە مۆزوع زۆر هەیە زۆر وردە زۆر هەستیارە بووی هەژاری نعمەتە لەو مۆزوعانە ئەشهدوو لەبوو هەردوو لایەن ئەنی لەو حاڵەتە ئەگەر ببیتە فتنە ئەگەر ببیتە فتنە ئەو کاتی هەژارێک نیعمەترە ینی یەک بابەتی دیکە مەسەلەن جاری وا هەیە لەنێو ئەنی ئەوشم بینیوە بۆیە دەمێ ئەو پرسیارانە بکەم باوچێک نەخۆشە لا یەکێک لە کوڕەکانە یان یەکێک لە کوڕەکان مەسرەفی دەکات ینی وا دەکات کە نزیکەی دوسێ دەفتەر دۆلاری لێ سەرف دەکات باشە لەسەر گیرفانی خۆی پاشان کە باوکەکە وەفات دەکات ماڵەکەی هەیە کوڕەکە دەتوانێت داوای ئەم پارەیە بکاتەوە نەخێر لەبەر چکە ئەو لە ماڵی خۆی بەخشیوێتی لە ماڵی ناتوانێت گلەی بکە بە براکەیت کە بۆ نەداوە بە گلەی بکە مەسەن ئیتفاق بکە کە من ئەوەندە گلەیە دەبتە شەڕەتەقە بەڵام وەکو حەق کابرا ماڵی خۆیەتی و بابی خۆیەتی خزمەتی دەکاون دەبێت نەفەقەی بژێنی دەبێ مەمنونیش بی ئەوە نەفەقەیە با پەچی کەوت کەواتە بۆی نییە با پەچی کەوتووە داوا لە میراتەکەی داوا پێوەنی بە میراتەوە نیە بەڵام دەکرێت هەر هەمویان کۆ ببنەوە بڵێ وەرن ئەو نەفەقەیەم داوە هەمووتان وەرن لەسرم نییە لەسەر هەمووتانە ئەو دەکرێت ئەو خزمەتی باوکە ئەو خزمەتی کە لە باو کراوە وانە ئەمە چەند دەفتەرم سەرف کردووە براش هیچی نەداوە کابرا نەیداوە ئەو کاتە لە میراتەکەدا دەتوانێت بیجێڕێتەوە ناتوانێت بیجێڕێتەوە سەلەی میرات ئەوە شتێکی بۆشی نییە گلەی بکات و قسە هەیە گلەی بکە بەڵام گلەیەکە لە دەروی میرات گلەی دەکا ئەخمە بەسمە بۆی نییە گلەی بکات کە نەیان هێشتۆ لە میراتەکەدا بژێڕێتەوە بەڵێ بە مامۆستا بەس ئاخیری فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە باز لەوەی بکات تەقوا بکەن لە کاتی میراث بەڵێ شتێک هەیە طبعا اتقوا الله بين أولادكم واعدلوا بين أولادكم تقوى الأخوة بترسن عدالتان هبه لبين أولادكانتان فرق بكرو كسمك حق كان سند بيدن بله ويش الله خدش طبعا وسلامتك يا مصطفى وسلامتك كأي وش قالك آخر قسم همو أوي هموي ولله ميراث السماوات والأرض أرى والله هموي ملشي خوايا هموي دنيا هموي ملشي شيء الله سبحانه وتعالى خدش ترازي قالك وما اللي بكاجر حقيقة اسمها لا زوبي دينوا إن شاء الله موفق بابا طيبة تيجي أفاقفنا بو ورقرة أبا دارتان كيش سلامت يا ربي وسركوت دي شو بيت طيبة تيجي دم ميراثي دا بخوش لانه ياسایی و شرعی و پرسپوی کسی بکن که راستی بوا بجد چونکی اف ماله روز قیامت حق و حسابک و گلک وزده ورسر تقوا خود بکن خشک برای دیک بابا تکی هستیاره و خودی اشلا و همیش حرامی پارزد هر نوعی که بود یا ربی اللهم آمین خودش ترازی بدم واسه دوباره بچینه ویر اخی ویری بچینه ویری ما مستا هم زارت سمع پیشوش دخن مقام حجازة يا الله بكرمك
سلطان شاه سيد سردار محمد سلطان شاه سيد سردار محمد روجي كشي برشقو شودار محمد روناچی وترای روشنی سر روی زمینم روناچی وترای روشنی سر روی زمینم بو امتی خوی مردی فداکار محمد خاچی بری پیمات بکچونکا فخری بشرا یاری وفادار محمد روج وشو دائم دسور عمري من هركم دكا روج وشو دائم دسور عمري من هركم دكا قد نبو زاري فكر كمر دنم نسيك دكا قد نبو زاري فكر كمر دنم نسيك دكا كيد ببت ما مدينة تبلي مخي أوا كيد ببت ما مدينة تبلي مخي أوا عبدي قناه كار لقابي فخري عالم كوتوا عبدي قناه كار لقابي فخري عالم كوتوا روش وشو دائم تصوري عمري من هركم دكا روش وشو دائم تصوري عمري من هركم دكا قد نبو تعرف فكر كم مردنا منسيك دكا قد نبو تعرف فكر كم مردنا منسيك دكا الهاتو لنا كمدرسة بيتايوا بايت الهاتو لنا كمدرسة بيتايوا حزنكي تدريسي اسلام توسي خاملي نشتوا حزنكي تدريسي اسلام توسي خاملي نشتوا وشو دائم بسوري عمري من هركم دكا وشو دائم بسوري عمري من هركم دكا قد نبو تعرف فكر كم مردنا منسيك دكا قد نبو تعرف فكر كم مردنا منسيك دكا ما شاء كرمي الله يا اخوة ويهربجي أي بارك الله فيك ما شاء الله ما عندي شاء نبي الله يا اخوة سلام عليكم نقولش ما عندي نبي يا اخوة والله روج وشو دايم دا السوري عمري من هركم دك
اي والله افروج وشافا افيت نعمه والله ايه يلا 25 شو 26 شو صباي 27 شتو يلا همار جمهوري كدتشت همو يدروا او لحظه ها دقه يا قدر او لحظه يكسر تو دبيت الرابر اذا دوبارج نابته يعني نيه هيتس همش تقدر مثلا همي بخير وبركات دار باز ببت حتى اگر ام جيلي عبادت جي نبين خد السرما حساب نكت كو ام هو صيدار باستكين ان شاء الله همي خير وعبادات طيبه تجد هيبه رمضان بيروز ده طيبه تجد وان شبت مبارك ده شبت ليله القدر يا ربي امين. وان في جسدكم عليكم حق ينجي خلته يعني تستكيوس. ما في شيء لسرتها يعني لا شتاء جي ما في سرتها هي ما بس تم جاي در باصي بابت دوي بين لا شتاء ما في سرتها شو تو پارێزی تەندروستی خوب پارێزی تشتێ خراپ نەخۆی تشتێ باش بخۆی ورزش بکەی ورزش بکەی ئەتوش بکەی ئیشڵا دوای ورزش يعني دوای ڕەمەزان ورزش دەکەم والله من الله ما شاء الله بەژی جەماعەتێت ورزش وانانن كابتن ورا ودانيك ورا كابتن عادل كمال باواني جهاني راهنري جهاني كابتنان يا خو خير كابتنان ما شاء الله كاغن شما سروشيه شت لجواناني كردستان كاغن زمان وي هربجي كابتن روناك تكردو عزيزي سبازكم وزمان بدي امشو تا وعدك مدابره بس وعد الدام هناتي وعدي بارو تو وصلوني ما تشتري رشته مكا ما استج اوصل دتيوا ان شاء الله نبخ خوي بدي هستا بخوي او كاك محمد الله بيكو بخوي بدي هو بينران شاهدن نقول جموتان شاهدن لا دويت قصة كيف كان وتشيو ما عرف الرينا يلا ايه هو دتي تو دتي شيو ورزش ورزش ان شاء الله خلاص بس بري ورزش كابتن ام بحسكين اخرناتي دور روجان دعاي بس وعدك لا بس لا اجر امن من اوهام اجر ايش كان كتبه تايد اي تو ليه امن نمكرديت يعني ما بستم اوي ها دبي الريك خي كل دبي الريك جوفان دبي الريك خي تو باش تو ايه وصالك بالريق نكت كذا بيوا دبي زاني زور كسي كابتن زور كسي دليد ما زالك ماوا برو رياضه كيبكا والله اولا اوي ناوي تكر رياضه دبي كاتي لبو قربان كابتن اوش باز دكين زاني كو داش بيبكي او باز دكين كواتا كابتن بخير بي انا ديوي لا اخر بيجو يدس بيبكين باخواردنا شي بخوين بتسينا الزاخوي والله ادي ازاد هاي بازدكين افكار ما اسلام او ذا كابتن اوج بازدكين ها خواردن هتا سرادا كاريگري لسر سيستمي ريك خستني سيستمي لجزواني ورزش كردن هي بتايبه وقتانش عم بتش الله براي من ما شاء الله برام ورزش جناك بس ما شاء الله تمشى خوزي اجي ويكي تاوم يعني ويكي براي خوبهم اسفكم موجاش اسلامي براتويل خارج اسلام تخرج جوان لهردوك ما شيرين ترى بخوي شيرين استفادين انا لو زماني برا تويل خارنجا كي خارج زيدت باشي واب طيبه تجي ها رمضان خلاص بد حسكن تبخون چه هي بازار گرم والله صوبه وهلا بشتي صار هذا عندنا شيء بتشرين تربد بس نجوان ترى ايوه ماني بحث خير ما جبكن هنرينش قلت لي بشرين تربد بس نجوان ترى مش درب انا ان شاء الله خدي اجرك ما زلت مجبرم بالي ان شاء الله جوان ازل خارنجها كما هلبت انا خرابني رمضان اگر چت بس خرابتر دو شابما خوش دی از بس خارنگه هلبت جدا زاخو هناله خارنن روجاوای کردستان تایبەتمەندی خو هيا هلبت اوان گلک جورن خارنات گل خو اینا ده ماش 2011 ولا بجن به صد ما شر چه بو شوراشا چه بو له هرما کردستان خواجهن زورینه براستی زاخو او پاشیوان حاضر دکن لواجی ما اشفق قستانه و خارنگه هکوان کلیه بلی از بحث لوان خارنا بکم چه خارن زیاده ترتیم خارن یان تایبەتمەندی پاشیوان خارن توان روجاوای کردستان چیه هندکی از گل حولاتی بخواجه آخوام جوان الویریکو او زیاده تر شد بو من سپرایز کادی جه بی جوان افریقا پشتی چند سالان حواله که خواه زانکوی بیشن کو کاک رزاش بلچیکا جهاتی هم الویری دید خوش فرصت رزاتو گله بخیر بی زور سپاس ممنونم همه دانستانه که خوش کن بیراوریت روژه کلیه بیشن زانکوی نیکنه با تو بخیر بی دست بی که زور خوشحال بم
اگرم بحث الباشیوا بگن علی هم ها باشیوا البرمه والاوروبا چه آماده کاری دین کرن جداهی چنه چه رمضان وره برای گله ممنونم از بو ویدالیوی سپاس بو تا و سپاس بو بینرن کردستان 24 راستی جی اف ساله جداش هر سال مدویا بین سردان کردستان پینو ماه رمضان که 11 سال بیم جی به بهر ام رمضان خویره ببین و او کار الویره انجا او باشی و او خوشی و لذت رمضان یا کردستان اروپا ابد نه دیتنه جبر کو سیستم که دیا و الویره سیستم سعد نها یعنی نه و هیچ مغازه کن هیچ دکان کن هیچ رستوران تک وکیلی نامینت بومن ویره جدایی که گله جداتر مدید کت اف ساله دا رمضان ویره از رمضان خو ویره ببورینم تایباز جی افریقا اس مهوانه تبیم گله کیف خوش بیم رمضان ویره از همی خلق کردستان و همی ملت کرد از پیروزت کم ان شاء الله خدای نعمت و برکات وش مهمیا گل مهمیا بکت و المزیده بکت سپاس بو ویدالیویکا کی اسلام رضا اگر از بسیار اگه بگم کورتی هم برسه بدن هندی کل ویری خلقی ما باز دو نظام کنگی دیب اروپا را گهد وای آن گلک خلق جد چه بس پشتی چه نویره بجن کا کردستان کا خوشیان کردستان علی هر بجدی غریبی اول وقت که آن راستی افته کلی و افتام و خوشیا وان بیروریان آینی کردستان تام تر خوشتر راستی جی که اسلام مازن بیشتر دنگ داغلش دی و خوشه هر کسی که افریقا اروپا جیت 100 میلیون پشیمانه جبر که او عادات و تقالید و فرهنگ و کلتور و دابون نریت مل ویره ام نابینیم چطورش نابینیم ام غریب زمانی نه غریب ولاتی نه غریب آخا خانه غریب نشتیمان خانه جا جداهی که گله که های نابنا ویرو اروپا دما که امتین کردستان ام خواد بینین ام ذات خود بینین و بس الویری راست کلخ مال ویری بس ذات ما از بانا که هیچ کسی خواب بینت ویری گله خوشحال به معافیت زود سپاس گله ممنون گله گه نخواهد زفرم بهشت شل سپاس براز میوانه تام من نزانی است ته خال بر یک پیکری اما ده هیرش کی من نزانی که برنامه ویری کرنه سپاسیات کم بو میوانداریات ممنون تام هر ساوی گله ممنون سلامت بنزور سپاس جوان اش باکوری کردستان اجک میوان الویری انا سوار گرم إن شاء باشم دمي باش شون سيداين أنا هم عين زين دفتة أبي بيشت هرا إيه كذي عين تشمت مين ما بويفا تباشي هي نشكيلة أنا خدام جزيري باشا هن ريفنجن مهوانن الزاخو رمضان چا در باز بود هن خارنه ما زاخو چا بینم اما جزیری بهنری و بخدماتی و بخارنه و همین تشتی و نزیکی ما هر تشتی ما ولی دو يعني هم هر تشتی ما عينيا هره باشه تزاخو چه عادیت خوش بی؟ والله خوشه خوش بویه؟ اهلا خودی خوشه ماشاءالله گله سپاس ممنونم تا چه هبو تو بیجه تا خواست تشتکی بیجه ای که جزیره هاتنه که جاجیه و که هنگوینه و که تشتی و چه بوره؟ اینم هاتنه ویده ام سپاسیا ویدید کن گله سپاسیا ویده بو پاشی و ویده تاشتیا ویده تاشتی ویده گله کی خوش نفسی و آنی نه تشتکی گله خوشن بو میوانداری ام تن ویده میوانی ما هم خوابم تشتکی بین ام تن ویداری كيف ما قال جرته عافيات بدون هنجله بخير سياسة سلامس قالك واش حال بك جوهر اگر استاب كورتي ور بقرم ورا وبحث الرجافا كردستان تذكر تشخوارن تايبات يم رجافا هنا الرجافا وزدتر تشخوارن برهفت كن از باورم رويرش تا كار خوارنگه هيد كد زعتر هر جهه از تشوم الرجافا 2 سال از چوي من الرجافا بدا خواب رمال نخوش بوينه خوارن هري خوش بحث زعتر كد بو چل وريني بری هر تشتی ام سپاسیا کانالا 24 دکن کردستان 24 و ایرو سردانا مطعم مالا کردی کریه باجاری زاخوکا دلال و ام خیراتنا همو نوانی خوش دکن زعتر و حلاو جی هیه لروجاوا زعتر دبیا غربیه و حلاو دبیا آشیتیا براستی تناسکر هندک زعتر الفيدكا بلكي خلكي زاخو حجيناكن جبر هندي ما افكر هاني دخ بس تشني هنما داخستي وقت مربى هجيره ام سردستا تشيتكن حمص بطحينه ام سردستا تشيتكن محمره ام سردستا تشيتكن منقوشيت ميت بنيري ام سردستا تشيتكن هيكيت بنيري ام روجافا سردستا تشيتكن يعني تشني وصا ام جوازيه كتيت هيت نبره خارنا روجافا وباشوري كردستان و بو رمضان تشتي جداتر هي هل
طبعا بالتاكيد بو رمضاني ام قال لك تشتادات خينن مثلا تدبيني وك اب ما صاهاني يعني تشتت حواضر وكون ام دبيجنا ام داد خينن قيمه غير يقامش ام داد خينن وهر تشتاق ام كارب انت ناس كير مثلا ام بيك بكن ام بيك وريك بكن برناتشاتنا نتشتنا جوانا فيجا خفتنا كعفرينيا فيجا ام فير بوينا باش دست تاخذ سر جافا قال كيفيرات او بجن تشتاق نزحمت يعني بوين تشتاق هو صدين بجن برناتشاتنا تشاتنا انك وانا زحمت افا خارن باشيفنا الزاخ وهالبتا وكمان اماجا بكرجا كتايبتك وجاليه خلق ما رجوای کردستان و پاشیفله تنه دینان ادیتری خلقی باشور باکور او ان کوریونگن لسرنا قصتا ورد کنو پاشیون خود زام چه بیده گوتی از برسه گاتش دمل اره ما بحثی جانی و شرینیه که گود جانت مشانه شرین کتانه او زانه لا كتاي بوتابت هذا كتمين بس راست او برادرته کلیه بی تو زیرکتر بیان او رضا بینا بی رضا بی بله تو زیرکتر بیان او والله ام هر دو زیرک بیم خدا لو آستکو بگو اسلام زوری لبو تلقرتي يكسر بلا خوا حافظ بخير بتجي لا لا او زیرکتر بیا که یک شوان گوتم برای خوا از او وکو برای تیگین مگوته والله اسواکی دیکاتا بیم الکلیه چون عمل باشد نافخوی بن هندی من باطنیت بی راد کردن پیچانو جهوید گلیه پاپا قشت وای خودش تراسی بد خودی هریش لا برانی حوالی دو پیدا گلک ممنون بودم وای هر بجی اسلام برا وعد خو ماذا تو يسوي وعد اخلف اجي هاي مونه اره والله يا وجه لا ان شاء الله عم قلت ان شاء الله وان شاء الله دس بيدكم كابتن بله بهر بو دس بيدكم كو دس بورزش بكم يعني خلق اواني تنبلن كو دس بيدكم اسانا يكسر قراري خربدا بسبيني دروما هول يعني قاعه سبي جاديه إرادة بقوت بي أتشكت كابتن زحفتش كبار كبيرة يكسر برو باشتري بتني بتي يعني برادر تبي طبيعية ده تايم لقى برادر بي ده تايم بتنيج بس كاتو قرار ده يكسر بري من دس بورزش ده كم ورنا وقاعد زلشي خود بينا ورزش يكسر دس بيبكا آخر زلك الرياضة ايش الرياضة هي ليه يعني شورت لا تو ان شاء الله دس بيدكم يكسر دس بيبكم بخوي لابد ناس صار الناس يجوان بس بيسروا بريجني مون يا كابتن لا وحاضرة زور باشا بس برك شان وقولوا عن زوانكا كابتن اوصل لبتايبات لرمضان الزور يعني باجوي ما يعني خم قرتيه مثلا يعني اقعد لاخوات دنبوه دسمو كيش رمضاني ورجي هو زور باش ملاحظه مكرت ونيا يعني زور باش هذا متساويش وتربوه لوازمي ما يعني لوازمي بريت قرم يعني لو بردوام بم وكي جماعه يجيب ما كابتن بله ورزش جوری بو هر کسی که آسایی بله بری هم بچینه لش جوانیه بله دمیتوی دیار کری بنیانجی هر وقتک بو ورزش کرنه باشه و مفاید خودی ورگرد اوی ورزشت کرد بخوي هر كاتك بي ورزش عادية يعني هر كاتك دتواني بي دتواني ورزش خود بكي بس بلين لرمضان يعني دواي رمضان هر وقتك دتواني مثلا كابريك دلي والله امن سبينان بين باشتري يكك دلي نقي واران يكك دلي بيش خواردن يكك دلي باش خواردن ما بستم اوانيه شيهان يعني لهموي باشترا خوي هيس فرقين يا هر كاتك بروي بس تو دبي مثلا تنظيمي خواردن حسابي خواردن كتكردي نكتو نام بخو يكسب روي ورزش او نابي خرابه دائما ساعتني وقت 2 ساعات دواي خواردن كدتواني بي ورزش خود بكي شيشينيا اواني توزي وزني عن هي مثلا يعني تسوري دابا زينن دتواني سبينان زو ايروبيك بكن مثلا غاردان بكن تمارين يزقا كام كان دواي بين نام بخون او دبي بس نك اواني لجزواني اواني بودي بولدينج دكان ياخذ نساء اواني دبي تنزميش باشان خوارد بإنزا برونا ويشي لسر كان يعني بكنا وزا مثلا اقرأتو يستا
بزانە مەبەستە قسەکەم تەواوە ئەنی بتوێ بەس وەرزشەشی بکەی خەفیف یان ئەوەنی لە بۆ سەحەتی خۆت بۆ سەحەتی خۆ لە بۆ تەندروستی خۆت ئەو کات بەیانیان دەتوانێت بێت جەمەشی سوک دەخۆ دەتوانێت بەس ئەگەر بتوێ ماسولکە دروست بکەیت ئەگەر بتەوێت لە بۆ بەدی بڵدنگ ئەو فەرقا نانە ئەم بەدی بڵدنگ بۆچی برام ئەوانە بەخواین پێم ناکرێ ئەتو لە بۆ سەحەتی خۆت سەحەتی خۆت یەک تەندروست فتنس لۆ من باشە فتنس ئەوە دەتوانین بێ تەمرینی خۆت بکەی مەسەلەن چ کاتێک مەجاڵت هەیە ئەتوو طبعاً خواردنەکانی خۆ تەنظیم کردیە تەنظیمکردنی خواردنی ئەوە زۆر باز دەکەن تەنظیمکردنی خواردن با لەوەی دەست پێ بکەین چون باشترین سیستەمی ڕێکخستنی خواردنی تەندروستە یەکەم جار خواردنی تەندروست دووەم کاتەکان هەر کاتێک مەجاڵت هەبی دەتوانین بێ هۆڵەکان و بڵین ئەو خواردنەی کە دروستی دەکەی مەسەلەن نەماڵەوە چۆن دروستی دەکەی چ دەخۆی ئەوە ئەساسە کاپتن یانی ئێستا زۆر جاری وایە کە باسی ئەو یاریە دەکرێت یاری لەش جوانیە بەشەکانی دیکەی هەمووی هەر چەند بەشێکە ینی یەکسەر کاتێک کە لە گوگل سێرش دەکەی کە پرسیار لە کەسێکی وەکو تۆ دەکەی یان کەسێک کە یاریزانە دەڵێ کاکە 170 خواردنە مۆزوعەکەم پەیوەندی بە خواردنەوەیە چۆن ئەو ڕێژە زۆرە پەیوەندی بە خواردنەوەی بۆی کەسێک بێوێت لەشێکی تەندروست و ڕێک و ئەوەی کە دەیەوێت ئەوەی هەبێت کاجدرێن خۆی خواردن و وەرزش تەواوکەری یەکن باشە ئەگەرە تو خواردن تەندروست نەبی بێ تەمرین بکەی بەخوای هیچی سوادی ناکەی ئەتۆ مەسەلەن بێ تەمرین بڕۆی مەسەلەن خواردنی ناتەندروست بخۆی و خواردنی تەندروستیە خواردنی تەندروستیە خواردنی مەسەلەن سینگی مریشکە ماسیە گۆشتە ماسی هێلکەیە پەتاتی کوڵاوە برنج بێڕوونە مەجموعە فۆواکەکانە بەس ئەوانەی مەسەلەن زۆر شیرنە ئەوانە نا کەواتە زۆرترین ڕێژەی پرۆتین پرۆتین کارب چەوری تا حەدەک کەم بڵێ چکە نابێت تۆ مەسەلەن هیچ شتێک تەرککەی ئەوە مەحاڵە مەسەلەن تۆ مەسەلەن بۆ بتوڵە یاریە ناکەی بە زۆندێ جسمێکی تەندروست دروستکەی و جسمێکی جوان و تەوە باشە ینی خۆی ئەمە قرار بوو لە زووتر لە سەرەتاکانی مانجە ڕەمەزان ڕێکەوتبین کە قسە بکەین لەو بارەوە بۆ بەتایبەتی ئەو یاریزانانەی کە لە مانجە ڕەمەزاندا چ بکەن بەڵام لەبەرەوەی کەش و هەوا باش نەبوو هەندێک ڕۆژ باش نەبوو ئەتوو پێت نەدەکرا ینی هەندێک ڕۆژ ینی ئەو های لێ هات ئیدیەوە گەیشتە کۆتاییەکان بەڵام هەروەکو معریفەیەکیش وەکو تێگەیشتنیەکیش ئێستا ئەوە ڕۆیشتوە کاتەکە بۆ ساڵش نەک هەر بۆ ساڵێکی دیکە بۆ پاش ڕەمەزان چ بکە کۆمەڵێک یاریزان هەیە مەسەلەن عادەتەن ڕەمەزانان کە بە ڕۆژوو دەبێت وەزن لە دەست دەدات بەڵێ باشە ئەوەی لە جوانی ئەمنم برامە مەریوان ئەمە یەکی 2 کیلۆماندانایە ڕاستە ئەوە تەدریجیە دێتە خوارێت چکە تو بڵین خواردنەکانت کەم دەبێتەوە ڕۆژانە مەسەنە تۆ 5 تا 6 وەز بە خواردن دەخوارد ئێستا ڕەمەزان ئەو پەڕی ئەگەر خۆت ئەزیەت دەیسی وەزبت پێ بخورێ پاشیوانەفتارەکەم بە تەواوی پێدەخورێنە پاشیوەکەش بەزەبێت پاش ڕەمەزان چ بکەین بۆ ئەوی بتوانین ماسوولکەکان ڕێک بخەینەوە و وەزنێک دروستکەین بەبێ ئەوەی کە جسمەکە کاتی ئاسانە کە هاتیەوە هۆڵەکە بەرنامەی خواردنەکان دیسان تەنظیم دەکەیەوە مەسەلەن 5 تا 6 تا 7 وەز بە دەتوانین نام بخۆی اینجا بێ تەمرینیش تەمرینەکەت بە جدیەتی بکەی و کێشت نابی وەزنت هەڵدەستێتەوە عادیەوە هەموو ساڵ مەسەلەن کە ڕەمەزان هاتووە لە ماوەی چەند وەزنەکە هەیە وەزنی زیاد دەکە هەیە وەزنی کەم دەکە مەسەلەن ئەوانەی وەک ئێوە ئەوە عادەتەن کەم دەبێتەوە چکە خواردنی کەم دەبێتەوە بەس ئەوانەی قەڵەون ئەوە جودایەوە ئەوە مەسەلەن دەبی ئەگەر بتوانن زۆر مهمە مەسەلەن لە ڕەمەزان چەوری و شیرنی ئەو شتانە دوورکەونەوە لێی کاپتن ئەو بووەنە بەڵێ ماشەڵڵا و جەماعەتێ بەڵێ یەکیواکی من دەست وەرزش بکرد هەفتانە هەر هەفت ڕۆژە وەرزش بکرد باشترە یان چەند ڕۆژێک 7 ڕۆژ زۆرە مەسەلەن بۆ تو 5 تا 6 ڕۆژ کفایەتە 5 ڕۆژ سەرێک یانژی مەسەن ڕۆژێک ئە ڕۆژێک نە مەسەلەن دەتوانی 2 ڕۆژ بێ ڕۆژێک ئیسراحەتکەی ئەوها یعنی مەسەلەن لە هەفتەکەی ئەگەر مەسەلەن هیچ مەجالت نەبوو هەفتەی 4 ڕۆژیش بێ هەر باشە بەس نەکەمتر ئەمە ڕۆژێکیش بەس خۆی 5 تا 6 زۆر باشە ئەوە ئەمینجیت بێت ئەش دێ ئێمە وەرزشێ بەس بێژێت پێش ئەوەی دەست پێ بکەم
دەکرێ خواردنی ڕۆژانی کە ئێستا دەیخۆم ئەو کاتیش بخۆم مەسەنەوە ماڵێ دۆڵمیان دروست کرد ئەوە ماڵێ کفتیان دروست کرد ئەوە ماڵی شفتیان دروست کرد یان ئیتر تەواوەن لەوانە دوورکەمەوە مریش بخۆم دەتوانی مەسەلەن نان بخۆی بەس تۆ مەسەلە هەموو ڕۆژ ئەو خواردن نەخۆی ئەوە یعنی ئیسفادەی لێ ناکەی مەسەلەن لە هەفتەکەی دەتوانین دوو جارێک ئۆفی بدەیە خۆت مەسەلەن حەزت لە چیە بیخۆ بەس بەردەوام ئەوە باش نییە ئەخۆی هەز دەکەم ئەمن بە تایبەت لەولانەوە لە من زۆر باشبی چکە ها بەتەنیمە بەخۆم دەتوانم کاکە مریشکە سۆرکەوە ئاسانە ینی باشتر ئەوە نیم ناو ڕوونیە بکڵێنە مریش بۆ لە ناو زەیتی زەیتون نابی زەیتون ئەسڵ ئەگەر هەبێ باشە دەتوانین مەسەلەن مراکەچی ئەوش نەک تاوەکەی دەتوانانی دانەی وڵی کوڵاندن وڵی ناخۆ هەر مڵاکەچی ئەی بەهارات احتیادیە بەهاراتی پێ بەهارات مشکلەی نییە باشە خێش تۆزێک کەم بێ ئەوەش باشە چکە خێش زۆر باش نییە لێمەندوزی هەر باش نییە شەکر هەر دوورکەوە لێی لێمەندوزی بۆ باش نییە ئەویش هەر دێتە زمنی خوێوە شتانە ئەویش باش نییە باشە هەرێستا لە هەمووی قەتع کراوە باشە بە ئەو پرسیارش بکەم دەچینە دەرەوە لای قوتابیەکان و پاڵەوانەکانی دیکە گرژی هەلکرد جەماعەتێ سنگی مریش خواردنینە سەبارەت بەوانەی کە قەڵەون ینی ئەوە نەک هەر لە ڕەمەزاندا بۆ دوای ڕەمەزانیش ئەوانەی قەڵەون بۆ نمونە یەکشت هەیە کاپتن زۆر جاری وایە کەسێک لەشی ڕێکە هیچ ئایبینێ بەس ڕانەکانی قەڵەوە یان کەسێک هەیە دسمی ڕێکە تەنیا ورگ و تەنیشتەکانی قەڵەوە ئایا هیچ تەمرینێک هەیە بڵێ ئللا ئەو شوێنەی کە چەوری هەیە ئەوێ بتاوێتەوە یانیش تەمرینەکە ئامە و چۆنیە سوالەکە زۆر جوانە باشە خۆت نەناو وەرزشەکەی ئەم بەخۆم دەزانم بەس بزانە خۆی عادەتەن ئەگەر بێت و ئیلتیزامی خواردنی بکەی بە مەزبوطی تەمرینی مەزبوط بکەی نییە بڵێ ئێرە دێتە خوارە ئێرە نایەتە خوارێ خۆی لەسەرەوە تا خوارەوە دێتە خوارێ بەڵێ هەمووی پێکەوە هەمووی جستەی جسمت هەمووی دێتە خوارەوە بەس هەیە مەسەلەن لە خوارەوە زۆر قەڵەوە لەسەرەوە ئەتیادیە ئەمە دەتوانانی مەسەلەن زیاتر تەمارینی ئایڕۆبیکەکانی پێ بکەی بڕک تەمرینی مەسەلەن لاقا ئەوانەی پێ بکەی لەگەر تەمرینی زگەکان تۆزێ سەرەوەش ئەو عەزیزەکان دەتوانی شانوشتی ڕێککەی هیچ کێشەی نابی بەس دەبی بەردەوامی لە خواردنەکە لێرە ڕێک تێگەیشتنەکە ئەو هایە بۆ نمونە کەسێک لە ینی بە ئاسایەت بە نمونە دەینەوە بۆ نمونە ژوان بەس ورجی هەیە لەشی هەموو ڕێکە کاتێک کە قەرار دەدا خۆی لاواز بکاتەوە ورگەکە ڕاستە لاواز دەبێتەوە بەڵام ڕێژەیەکی زۆرش لە هەموو جسمی لاواز دەبێت کەواتە هەمووی جسمی ناڕێک دەبی بەس فی سەبیل ئەوەی ورگەکە ئەو جا لەو حاڵەتەدا کە ئەو پێت دەڵێ سەرەوە ژیاری بکە ئەتو بە ماسوورکە ئەوانە پڕ دەکەی و لێ ناگەڕێی دابهێزرێ بێتە خوارێ ئەو ڕێککاریە دەکەی وایە گەندرێن ئەنی ئەوەش دەگەڕێتەوە سەر ڕاهێنەر بزانین چۆن ئیشی لێ دەکا یعنی ڕاهێنەریش ئەوەیە تەوانە تو مەسەنە تەمەشای یاریزانێک دەکەی دەبی هەمووی قیاسات بکەی مەسەنە وەزنی چەندە توولی چەندە تەمەشای هەیکەلی بکەی چۆنە سەرەی درێژە خوارەی درێژە ئەوانە هەموو دەبی قیاسکەی اینجا دەبی کۆرس و شتی بۆ دانەی باش ئەم دێ خوددا حەز کردی چینەش دەرەوە چونکی کەشوە هەوایش دەرەوەژی خۆشە و جەماعەتەوە گرێلکردی و ئەم دێ زیرەتر گەلوان کۆپتنۆژی بەحسی وەرزشێکین بەس حەزمان لێە گوێمان لە سرودێکی تایبەت بی ئەوجا ئەمە بەجێتان دێڵین دەچینە دەرێ ئەنگۆش تەماشاوام بکەن یاڵا کەرەم یادی ناوی تۆ پیرۆزە گیانە یادی ناوی تۆ پیرۆزە گیانە شاری مدینە با تۆوە جوانە شاری مدینە با تۆوە جوانە مەکات باجێ هێشت با دڵی پڕغام مەکات باجێ هێشت با دڵی پڕغام چووی بۆ مدینە تا ڕای ماڵیدام چووی بۆ مدینە تا ڕای ماڵیدام
خۆشەویستی خۆ فریشتەکانی خۆشەویستی خۆ فریشتەکانی گەورە و سەرداری پێغەمبەرانی گەورە و سەرداری پێغەمبەرانی تۆمانچی بەدری ناو هاوڵانی تۆمانچی بەدری ناو هاوڵانی مۆژدە بۆ ئێمەش خۆری ئەسمانی مۆژدە بۆ ئێمەش خۆری ئەسمانی ئای خەیاڵ و بیرم هەر لە لای تۆیە خەیاڵ و بیرم هەر لە لای تۆیە دەرمانی دەردم دیداری تۆیە دەرمانی دەردم دیداری تۆیە بەفیدای تۆ بێ سەروات و گیانم بەفیدای تۆ بێ سەروات و گیانم دڵم تا مەجرۆی ڕووناچی تۆیە دڵم تا مەجرۆی ڕووناچی تۆیە قربانی تو بم نسلی عدنانی قربانی تو بم نسلی عدنانی سراورونا چی ارزو اسمانی سراورونا چی ارزو اسمانی معجزه تو بو آیه قرآنی معجزه تو بو آیه قرآنی بولنا وبرد الدشمن نيتواني بولنا وبرد الدشمن نيتواني بحقي وشي آيتي قرآن بدان داني دغلو قلودان بكاني زيرو ياقوت مرجان صلوات لرخصارك يا رسول الله ناوي يادي توفيروزك جانا يادي ناوي توفيروزك جانا شاري مدينة باتو وزوانا شاري مدينة باتو وزوانا مكاد باتيهش بادلي برغم مكاد باتيهش بادلي برغم تويبو مدينة داراي ماليتم تويبو مدينة داراي ماليتم اي ما شاء الله اي ما شاء الله دستا وي خوش هربجي هر هبن يا وي هربجي وي ان شاء الله خدش تروزي وي برا ساعتكم يا كرام بخير خير بن هملك يك دنيا كافن وطالبان ومصر السيوانة لقطت فينا زبرا هەمووی پاڵەوان اي ما شاء الله ڕاهێنەر و پاڵەوان طالبان الشوالة ولاي اجري خوش لك او الشيف وبالاوانا همو يا شيف او نكابتن زهم الشيف هر اوتوماتيكي حساب کەسێتم ك دس بو جماعة ذكي هموي هر دبيت الشيف لبروي معاناة ووظف وشتي هموي يعني ڕاهێنەرە و نزیەکی ئەمنیە قيت سكك أو سكك بريد دستن فيك اللي قيت سكك الاخواردين الظالم سكك حزم لي ايوه يعني الشيفات كم هي بس ورز شوانيه كم هي يعني سلطة بنزا ئەویش فێر دەبیت ان شاء الله ان شاء الله هاجر زمان جەماعەتی تایە يا من قرم دبو تساردم ذيك همان باشا دناسنا کاتچەند جوانە ان شاء الله باريجا قوتي ان شاء الله لا صالة وعدش كقوربو كده بين هر يكيان خوان بناسينو وطالوانتي كشيان سريع ما كله دستا تو
سلااو ڕێز زۆر سوپاس کاکنێن و پێشوازیە جوانەی عزیزی من پاڵەوان گەیلان عەدنان پاڵەوانی کوردستان و عێراق من لە 2016 بەشداری پاڵەوانیتی دەکەم پاڵەوانی کوردستان و عێراق و هەولێرم هەیە ماشەڵڵا بە پلەی باش لەسەرپەرشتی مامۆستای خۆشەویست عادل کەمال عزیزی صانع الأبطال حتما أبطالي هەموو دنیا عزیزی بەخێر بێ ئەخوا ناوم ڕێباس سەردار ئیسماعیل پاڵەوانی کوردستان بەشداری پاڵەوانی کوردستانم کردیا بە سەرپەرشتی مامۆستا عادل و ئەنجامێکی باشم هینا لە خوای بەزیاد بیتم دەستخۆشتان لێ دەکەم لەو بەرنامە جوانەی ڕاهێنەر و بەخۆت قسان کە من ڕاهێنەر خۆشمەند محەممەد هەم پاڵەوانی کوردستان و هەم ڕاهێنەر سەرپەرشتی کافنی گەورە کاتە ڕاهێنەر کاتە پاڵەوان شیهانی بتوێرە دروست دەکەن وەنیە بە کەیفی خۆیتی ناوم هەندرێنە وەڵام منیش یاریزانی ئەوە نیە هەر یاریزانی کاپتن ئادەم ئەرە وەڵای بوتوڵک حازریش بووم بڵم لەبەرچ وەڵی بوتوڵی ڕاگاندن کاران نییە کاکە حازر بووم هەموو شت وەڵی ڕاستی شەرمم کرد لەبەر مۆزوعی ئەو شۆرتەوە بابەتانە لەبەرەوە گوتم دەیگەڕە با بڕوە نەنا من ئەوەی دانامەزم وعلى أساس مرحلة زۆر ئبرە سەرەتا زۆر سپاسمان دەکەین لە بۆ ئەو دەحوەتە جوانەی کارێکتان خستیا فەرامۆژ ڕەمەزان ساڵح بەشداری چەند پاڵەوانێتێکم کردووە هەم پاڵەوانێتی جیهانی و هەم ناوخۆیەکانیش بەسەرپەرشتی کاپتن عادلی خۆشەویست شانازی پێ دەکەین ئەنە هەولێرە یەکەمە جێ شانۆزیە جێ شانۆزیە بەژارت کردیا الله أكبر منیانە تو كاكا من درهم تبغى كاكا ندري بدرنيا ندري على اساس امنيش من نام جوفانا من وعدم دا ان شاء الله دواي ججني ناديا او ساري دوما او زاوريا كابتن هردو تشانو بزام يك طول ويك تشيشن وانيا يعني يك طوله لا لاقر باروي يك طوله احتماله شي جبان من مترك 6 سنتيم 6 سنتيم حفتا مترك تسندي اقل ما ادري اشتري ولا من كرتنيا هذا هسنوا مش لك حل دبي هسنوا تشجيعك دبي برك دريش بس اقل سر ستيجي بين اخوار اللي يقتلوا دين اخوار طول صالح شوها ورا يقلم كابتن ان شاء الله بس بيدك ان شاء الله ناوي ان شاء الله ان شاء الله ان شاء الله هاوكارم شاري هولير یاریزان و مامۆستای خۆشەویستم و لێرە مامۆستا عادل یاریزانێکی کۆنی مامۆستا عادلن و چەند ساڵە بەشداری پاڵەوانتیم کرد پاڵەوانتی عێراق پاڵەوانتی کوردستان هەولێر و لەگەر منتەخەب عێراقیش بەشداریم کردووە و ئینشاڵڵا بەتەمام بەسەرپەرشتی مامۆستا عادل لە بوتوڵەی گەورەتر و شتی باشتر ئەو بوتوڵانێک کە بەدەستینان چەند بوتوڵەی عێراق پلەی دووەم بەڵێ وزارشکەش پلەی چوارەم بوتوڵی کوردستان و هەولێر ئەوانە حتمما نەگە پلەی یەکەم دەبی ناڕۆیە پێش جارێکی سوە پاڵەوانتی جیهان لە پاڵەوانتی جیهانیشم کرد لە مسەر بەڵام ئینشاڵڵا بۆ ساری داهاتوو و لەو ساڵ و بۆ ساڵی داهاتوو شتی باشتر و بەسەرپەرشتی مامۆستای گەورە و کاکشڤانیش دێ ئینشاڵڵا ئەوە سوحبەتی دەکەین بەس بازاری ناسینەکە کاتن منیش وەکو پاڵەوانی لەشجوانی باری محەممەد لە ساڵ 2010ەوە دەستم بە یاری لەشجوانی کردووە لەژێر سەرپەرشتی مامۆستا عادلی خۆشەویست و 4 بەشداری پاڵەوانتیم کردووە هەولێر و دەرەوە 3 جار توانیمە پلەی یەکەم بەدەست بێنم جارەشیش پلەی سێم هینە زۆر سوپاس مامۆستا عادلی خۆشەویست دەکەم بەڕاستی زۆر لەگەڵمان ماندووە و هیوای تەمەندرێژ بۆ دەخوازم هەر سەرکەوتوو بی ئینشاڵڵا خۆش بێ كابتن جان باڵە جان ناو پێشەچی دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم زۆر سپاسی ئێوە دەکەم کە بانگەشتان کردین وای هەر بژی وڵای ئیدی ئێمە و مامۆستا عادل دەزانی ئەمە لە چێوە دەستمان پێ کرد هەتا چێن دەرهاتین یعنی احتیمالی هەیە ئێستا بەسەرهاتی خۆم باز بکەم من یەکەم شت
لە خاوێنکردنەوەی جیازەکانەوە دەستمان پێ کرد کە ئاشنا بووین بە ئەو هونەرە جوانەی ورزشی لە جوانی ئیدی دواتر کە سەبر تموعی ئەو ماڵ و دروست بوو وەکو جەماعەت کاکندرێنوان ئەو کاتیش لەوێ تەمرینیان دەکرد هەوڵماندا مەسەلەن ئەمەش پێش بکەوین وە چوان بەرە پێش بچین دواتر ئیدی هونەری لە جوانی هیچ کاتێک ناتوانی بڵێ ئەمن لەو ئاستی ڕادەوەستم و بەرەو پێش چوونی خۆم ڕدەگرم مەسەڵەن ئەنی هەموو کات هەوڵ دەدەی لە یاریزانش جوانتر بی و ئەوش دەیەوێت لە یەکەکی تر جوان چێبرچێ و منافەسەیە یعنی چێبرچێ و منافەسەیە سنووری نییە لۆیە لە جوانی هەموو کات دەتوانی متعی لێ وەرگری وەکو شتێکی وانی وەکو هونەری مەسەلەن سیاقەتە مەسەلەن هونەری تۆپی پێیە هەر یەک شتە و لۆستانە ئیدی ئەمەش ئەوتۆمۆ ئەمالۆ دروست بوو هەوڵی ئەو بدەین بێنە ناو یاری لە جوانی مامۆستاش ئەو کاتی هەموو خۆشترە لە بەرەوەی سارد و ئێوەن دەریش گەرمە بدە شێفیش خوانەکە یا ڕەبی وەی هەر بژی ئیدی بە زۆر لەسەر شتەکەی نەڕۆین لە خوای بە زیادبی سەبر بە سەرپەرشتی مامۆستا عادلی ئەو کاتی توانی ماشتێک دروست بکەین و لە خوای بە زیادبی پاریش هەرچەندە لە زێر سەرپەرشتی مامۆستا عادل نەبوو بەڵام هەر فەرقی نییە توانیم لە ئاستی هەولێر هۆڵەکانی لە جوانی هەولێر پلەی یەکەم لە بەشی فیزیک بینم هەرچەندە ئەو کات مامۆستا عادلیش هاوکاری من بوو کە ئەو کات پێ ڕاگەیاندم گوتی عومەرجان خەویمە خۆت یەکەمی ئیدی ئەو کات ئیشاڵڵا ئەو ساڵیش لە ژێر سەرپەرشتی مامۆستای دەتوانم ئیشاڵڵا پلەی باش بەدەست بینم زۆر سپاسی بەرنامەکەتان هەر بژی سپاس ئەوە دوو کاپتن لەولانە چکە کاک مەریوانیش بەخۆی هەم وێنەگر و ڕاگەاندن ئەوە چ بوو ئەوە برا ئەوە زۆر گەرمی کردەوە سەبر ئەوە باسی ڕاستەیە باسی ئاگری سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم من وەکو عەبدوڕەزاق پاڵاوانی عێراق زۆر سپاسی مامۆستا عادلی دەکەم کە ئەم نیگەیاندەوە ئاستەی بەڕاستی مامۆستا عادل لۆ من کەسێکی وەکو برایەک بووە ینی وەکو مدەڕیب تاکە مامۆستایە دەوێت لە پاشە خۆی یاریزان دروست کرد ینی لە پاشە خۆی ئینشاءڵڵا سەربەرز دەبین لە مامۆستای مامۆستا لۆمە وەکو برا بوو وەکو مدەڕیب بوو ینی وەسفی ناکرێت بەڕاستی مەریوان برا ئەتوش وەرزشوانی کاپتنی ئەتوکەنێدا دەوەزلە بتوڵێ سەربەرزم مامۆستای خۆت هەڕووندا دەبێت سەربەرزم زۆر سپادەشی باش میکرد وای هەر بژی وای هەر بژی برا مامۆستا عادل هەر یەکەک و ئیتر بەنەو ئەک دەستی پێ کردیە هەمووشیان ماشەڵڵا کاپتنن چون بڕیار دەدەن مەسەلەن یەکێک بەشداری لە فلانە پاڵەوەندی بکەیانە فلانە وەزن نازانم ئەو شتانە نازانم ئەو بڕیار دەدەن ئاسانە ئەو ڕاهێنەرە مەسەلەن کە یاریزان حازر دەکات بۆ پاڵەوەندی مەسەلەن لە جسمیان دیارە مەسەلەن ئەوە فیزیکە ئەوە بەدی کلاسیکە ئەوە بەدی بڵدنگا یعنی دایاندنێ مەسەلەن کاک عومەر لە بۆ فیزیک هاتە خوارێ بارۆ کاک هاوکار کاک فرامۆش ئەوانە هەمووی بەدی بڵدنگن بەڵێ جەماعەتی شەمانش هەمووی کاک ڕێباز فیزیکە گەیلان بەدی بڵدنگە کاک خۆشمەند بەدی بڵدنگە ئەوانە هەمووی لە جوانینە یعنی فیزیک و بەدی کلاسیک و بەدی بڵدنگمان هەیە سێ باشە بەڵێ جیاوازەکەیان چییە جیاوازەکەیان ئەوەیە فیزیک ئەوەی شۆرتە درێژەکانە بەسەرەوەیە بەدی کلاسیک عینەوە چی بەدی بڵدنگە بەسیە شۆرتیان فەرقە ینی مەسەلەن شۆرتەکەیان تۆزێ پانترە ئەها ئەوانەی فاکیۆم دەبەنە ژۆرێ زگیان دەبەنە ژۆرێ تۆزێ ناسکترە بەدی کلاسیک یعنی دەبێت زۆر وشک بێ و زگیان تەواو ببەنە ژوورەوە بەس بەدی بڵدنگ یعنی هەر ناوی لەگەڕ خۆیتی زەخامەت شتێک مەسەلەن براشم بێتە خوارێ هەتا ئێرەبی ئەوە فیزیکە کاکە درێ هەریکا مایکەکە ئەوە بادیسان لە سەرەتەوە هەندێک مناقەشە لەسەر ئەو دەستپێکردنی هەر لە سەرەوە کاپتن ئەها سەرەتا کوو بوو بڕیارەدا بچێ وەرزش من لەو مەرحەلەیدا کوو بوو کەینی بوو ساڵی چەند بوو ساڵی 2014 برام گەمەی دەکرد لە قاعی بوو برای گەورەکەم هەموو ڕۆژێ دەگۆرە بڕۆنە ڕاضی بەخوام نام تااقەت ڕاضم نییە
ئێوەڵا دەستم پێ کرد 2014 چوو بەس بە مەزبوطی 2014 بەبێ داڕان 2014 بەبێ دابڕان هەتا ئێستا هەتا ئێستا 2014 دەستم پێ کرد 2015 چوومەکە مامۆستای دەست پێ دەکەی پێت حیفە کە خۆت دەبینەوە جوان بووی و ڕێبووی پێت حیفە واز بینی کە دەستم پێکە چوونەکە مامۆستای وڵات تەماشامانی کرد و تا گوتی ئەو ساڵ بێتن دەی بەشداری بتوڵی بکەی پاش ساڵەکی بەشداری قرارم یعنی یەکەم دا کە چووی مەبەستت بەشداریکردنی بتوڵە بۆدەم هیچ فڕۆتی نوشتی بەکارنانم احتیاجی بەس گەمەی دەکەم بەس دوای سەبر ڕۆی بەردەوام بوو دانا بڕام بەس دەگە دابڕێی ئیسفادە لێ ناکەم زیاتر چ کاتە چێت وەرزشی خۆت دەکەی ئەم زیاتر سعات 6 ئێوارە هەفتی ئێوارە حەسب مەجالە سبەینان پێ بکرێت سبەینان باشترا بۆ ڕاضی سبەینان زۆر ئیسفادە لێ دەکەی سبەینان سعات 8 نانی سبەینێ بخۆ آخر زەمەکی باش زەمەکی خەفیف نابی زۆر زۆری ئەتو لەگەڵ دڵمە خواردن و شفتە و کفتە کوی ناخم بەجددی مەسەلەن چەند مانگ جارێک دەتانی بخۆی بەس دەبی هەر ڕێژەی لە خۆت دیارێکە ناتوانێت هەم ڕۆژێ جەمی فری لە خۆت دانی نانی بخۆی 12 کفتێ بخۆی ئەوەم کەم کرد بەخوای کو ئەوە دانا مەسەلەن خۆت کنتڕۆڵکەی بەرامبەر خواردنی ماڵێ بەخوای دەبی لە خۆت دانێ بە ماڵێ دەرەی خواردنی من دەبی جوداکەیەوە ئێستا من داکمۆنەم دەزانم نانی یانێت تو بەخۆ دروست ناکەی بەتەنێت دروست دەکەم بەس دە تو هەم ڕۆژە تااقەتی نییە بخۆ دروستکەی ئەگە بەتەنێ بژیەوە فەرق شەڕ مناقەشە دروست دەبی کاکە ئەدی نەم گوت فرانە خواردن لە دروستکەن ئەم داکم زۆر لەگەرم ماندێ ڕێز سڵاوێت مەبووە ساوی ئەمرێ درێژ سلااو مێلۆی ماڵێ ماوەڵام لەگەر من حەزیان لێم بەس لێرانە ئەگەر کەسێک پاڵ پشتیت نەبیتن تۆزێک زەحمەتە لێرە ڕاز ئەتوو برات وەت کرد بچێ وەرز ئەتووەت لە چی کردی ئەویش دەست بۆ ئەمەڵا زۆر برادر مێ فێرم کردی لەگەم ئەرێوەڵا خزم و برادر و لەگە خۆم بردیت مەقاعی و دەستیان پێ کردی وازیان نەهینایەتە ئێستا ڕاز مادیبوونی دێوەڵا مادیبوونە چی زیاد لە حەل ئەویش مامۆستا وڵای لەگەمە زۆر مادی بووە ینی ئەموو جارێکە وازیش دێنین دەرەی لا دەبی بێ و دەست بە ڕاضی بکەوێ لەگەر من مادی بووە هەر پێم دەڵێ ئەرێوەڵا دەست پێ بکەم دەبیتم لێ کاپتن ئەتوو چەند ساڵە ڕاضی دەکەی من لە 2016 دەستم پێ بەڵێ ڕاهێنەریشی و نەخێرە من بەس هەر بتۆڵە بەشداری بتۆڵم کردو بەڵام ئێستا لە هەوڵێکی لەش جوانی لە مەسیف ئیش دەکەم لەوێ مەسەلەن کاپتنی تەنیشتت ئەوە ڕاهێنەریشیوانە ماشەڵڵا بڕیاردای ئەتوش بگەی ئەو مەرحەلە ڕاهێنەری بەتاکید کەی ئەوە ئەتوو بڕیار دەدە یان دەبی کەسەشکە بڕیار لەسەر دەبی کەسێکی دی بڕیار بدە بەتاکید ناتوانانی بە خۆت بڕیار لەسەر خۆت دەی بەڵام ئەو شتەی کە دەت هەوێ خەونتە دەتوانی هەوڵی بۆ بدەیت کاپتن هیدایە بتە ڕاهێنەر ئایشاءالله بەس ڕاهێنەریش طبعا دەبی دەورات ببینی اینجا بگێتە مەرج ڕاهێنەرات مثلا ڕاهێنەر ئەوەیە دەورات دەکرێتەوە ساڵانە مثلا ABC ئەو سێ مەرحەلە دەبڕی اینجا دەبێت ڕاهێنەر ئەوانەوەی کە دەبێتە ڕاهێنەر دەبی بەخۆشی سەروبەری لەگەڵ یاری هەبێت دیاری زان من ئەوە مثلا خۆی پاڵەوان بێ مثلا پاڵەوانەتی هەبی مثلا لە کوردستانەوە تا عێراق اینجا بۆ دووەلیەکان اینجا بێتە دەوراتی ڕاهێنەر ئەگەر پاڵەوانەتیش بەدەست نهێنابێت بەڵام یاریزان بووبێت دەتوانێت لەو دەورەیە بەشدار بەخوای دەتوانێت بەس ئەمە دەبێت خوێندنەکی زۆر بکە یعنی ماندی بوونی دەوێت چکە بەس ئەگەر تۆ پاڵەوان بیت بۆ تو ئاسانە چۆن کە بوویە ڕاهێنەر چۆن پاڵەوان دروست دەکەیت ئەوە ئەساسە کاپتن ژیانت پێش وەرزش و ئێستا زۆر مرتاحی بەڵێ ئێستا لە ڕووی خەو لە ڕووی گەڕان لە ڕووی نان خواردن زۆر مرتاح پێشان مەسەلەن خەوم دیار نەبوو زەمم دیار نەبوو یعنی زۆر دەچوومە دەرێ لەگەر برادران وەکو کافتریا وەکو گەڕان بەڵام ئێستا لە خوای بەزیادبی زۆر باشە و هەموو شتێک بە سیستەمە بە سیستەم بەڵێ نەک هەر ئەمن هەر کەسێک چووە و ناو وەرزشە شتەکە دەبتە سیستەم بە خۆت ئەوە دەکەی ینی نامێنێ دوور دەبێ و لە هەموو شت بەڵام دەی هەوێ ئیرادەی دەوێت مەسەلەن دێ دەرێ والله ئەوە بە من ناکرێ ئەو هێلکەی بخۆم ئەوە بە من ناکرێ ئەوەی بخۆم ئێتا ئەگەرێت و جسمەکی جوانت خواردنی ناخۆشە لۆمە خۆشە ئەمە لێرابێ خۆشە وەت لێ دێک خواردنیت کەت پێ ناخورێت خواردنە قورسانەی دیکە وڵا حەزم زۆر لە سەوزەواتی ئەشەدو لەگەڵ زەڵاتە برادراتیم باشە دەرەجەیەکە بە زەڵاتی بڕێوە ناچی ئازیز ئێستا بەڵام جار بەجار مامۆستا عادل لۆمە باشە جار بەجار مەسەلەن دەبینی داوای خواردنەش دەکەین شتێک دەرێ کاکە لێدەن نسبەتی کەم لێدەن لە ژیرۆ تازە دەتانی
جار بە جار نسبەتکەم بەڵام ڕێژە بە خۆ دیارکەی خاصن ئەوانەی بابڵێن لە وەختی تەنشیف شتووە بڕوا بکە یەک کێشی بخۆ یەک مۆزی بخۆ یەکسەر دەزانێت کو پێوە دیارەکە ئەمن کاکە ئەندرێن ئەمن لە کوردستانم لێ هات لە بتوڵەی کوردستان بووم گوتیە من کاتی شێرتت دانێ ئەوە ڕۆژانە مەسەلە تەمەشانم دەکرد لە ناو تەنشیفی بووم تەنشیفەکی زۆر زەحمەت بوو داپیرم ئەمری خوای کرد ئینشاءڵڵا لەگەر مردی هەموو لایە ئیدی تەنشیفم شکان لە ناو تازێ هیچ یعنی نەڕیازم پێکرا نانم پێدەخورا دوایە خواردنم یعنی خواردنی تازیم خوارد و ئیدی هاتمە قاعەی گوتیە کارمەندمان هەیە لە خای لەگەر کاک عومەروە گوتی ئەگەر ئارد و ئاسمان بگاتە یەک ڕێباز خواردنی لێدایە فەوڕی زانی چکە جسم یەکسەر پف دەبیتە پف دەبی گۆڕانکاری بەستادە یعنی پێشەوەی ئەمنی دیتر بوو جسمم وشک بوو بەس پاشەوەی ئەمنی دیت گوتی ڕێباسە خواردن لێدایە خۆبەدان خوارد خوارد بەڵام ینی شتەکەش بەدەستە من نەبوو ئەوە چ مەسەلەی کشمشی بوو کات خوایەک دقا وەرگرەوە چ مەسەلە بۆ من جاری یەکەم بەشداری بکەم لەو پاڵاوانی تێی یەکەم جارم بوو ئەمیش ئەمن زۆر ئەزمە کشمیش و برنج و زەڵاتەی ئەمش بە ماڵم گوتم ئەندە کشمیشی زیاد تێکەن خواردم وەڵا چمە قاعی مام ساعت تەمشا کردن وتە تو شتت خواردیە گوتم ناوە هیچ نەخواردیە ئەوە تێ لە وەرگت کشمش دیارە دەزانیتن ینی سم دیارە ڕاز وەردەگریت ئەتو نەوسنی لەسەر کشمشی بکەی لەسەر کەبابی بکە لەسەر کفتەی بەدەستە خۆیان نییە نەفسە یعنی نییە ئەوەندە ماندوو دەبن ئینجا دەستیان یان خۆت بە دوور دەگری لە شیرینی و لە چەوری و يعني هم شتا خراپك وانا خوش باسي قد حزم توكش مشارك بابتنا لا كابتني او تخوا اگر عفوا كابتن الراهينر بله لصاليسان دو دا سبيكر ديك لا 2004 2004 بله تازه هادو منا وراغاندن ما شاء الله خوش لا كاد سندور شيش كردو با هادي كاين بو راهينر لا بطواتك بريار عند راهينر مامۆستا پێیگوت بوتە تو ئێستا لەو ئاستەیدا کە ببێ ڕاهێنەر بڕیار بدە تەواو وەرە ناو دەورات ئەزە ئەیوبیسی سێ خول هەبوو هەر سێکی بەشداریم کرد هەمووی بڕی یعنی بەڵێ لە 2015 بڕیارم دەکە بمە ڕاهێنەر و بەردەوام بووم بەس ڕاهێنەرایەتی شتێک نییەوە ئاسان بیکەت و بڕیای لەسەر بدەی چونچی وەکو جەنگە هەموو سوالك وهمو نوع بابرين نخوشك برو رودي دبي تسارة سريش راهنر كاجبان دزاين توني عفو راهنر دكتور مامۆستا مهندس همشتكا يعني روجانا اتو مثلا حر لاعبك دي سؤالك اللي ركا اتو دبي جواب بزاني تون جوابي دديوا تون اقناع بو يا ريزانه بدي كابتن سرز باشا خرابو سرز تا حدك مشكله انيا بس طبعا تصوره باي خوشي زور خواردني نابي زين تبسم على واره اختارم كنتو خلاص ما نخورد تو امش افطار ما كردي تو انا ما نخفى قالوا اي كابتن برا لا تشتك راهي نرتا ازعاجها مثلا خفتي لا كسيد اخوي كدي لكن تورش دفا كدي برياد ذاك كأوي دي بيكم مثلا بابن او شخصي كدي قلوه دي بجدي دي برياد ذا كامل دي بيد دي من طوا برياد ذاك وزن دابنيم وزن مزورة كخوت بيوم ماين دك برنامج اللي بودادني دروج بردوام دبي براسي او زي بخوت قرص دايت كبرنامج دا وزني ركخي زور شتي دي كمالك شتي دي كا لوقت دەوێ خواردنەکان ئەنی بەرنامەی تایبەتی دەوێت لە دەوێ بکەیتە سەر سکە باش بی دەشتێنی دایتەکەیش ئەتو خەفەتی پێ دەخۆی لە باتیوی لە خەفەتی پێ دەخۆی یان دەڵێ کۆ مشکلەی خۆیتیەوە نا حتممە خەفەتی پێ دەخۆی چونکە ئەتو ئەوێ تو دەزانی ئەو نازانی چکات و ئێستا حاضری خاص ئێستەمە لە کوردستان بە تایبەت ڕاهێنەراتی لە ئەوروپا بابن لە دەرەوە هەمووی
بزختي ماديه لقرتها يعني استلا كردستان اما لقى لاعبي يبين براسي او لاعبه او يارزان ديت حاضر ديت من دستك الدواي هيك اللي هناك يعني تناك باري هولا كده يعني باري كورس كده تمام يعني اوني بلا من غير الساعات اللي قدرتهم يعني مبلغ اون ذا بارد اللي هو تقريبا كابتن كاتمشي او تكي بريشكبكا بخو بزانه او باشا لبو كسك ورزش دكايان شتي زياده اتو برسيتها برام بخو ثوريتي ده اتو برسيتها بخو اگر ابتدائي دبي بالوانت لبيش بي شتي جوانا او نابي او رونكتي ده تي بكري باش دي بشتين جزر بحث خورنكين اف مجلس ما گرم گرو باش ورشه ام دي بردام بين بس بشك ام ديش فيري دير كافين دي تشينا لندن طيب تيجي هافكار ما دلوان عمادتي بايك راستا خويت قال مدى دلوان ريزو سلاف و ان شاء الله خدي الروجي نوفيجو طاعتي وهمي بصرمانا قبيل كيت افي كم جرب طيب تيجي هوصا يعني استورد جرم وك هافكار ما وبيامني ريج درفا خدي طاقته هزب دتوا وهر سركفتي من از بحسب الروجي بينا مسلمانا بكم البريطانيا وبطيب تيجي لندن تشوا كشهوة بروجي بين ورمضان بفديارة يعني جبتني الهندا جهة كيم بله جوان زور سپاس الصلاة ولتو لبینرانی کردستان 24 جوان براورد لگل ولاتانی دیکی اوروپا بریتانیا هرچند ئێستا لە یەکێتی ئەوروپا دەرچووە بەڵام بریتانیا لە ڕووی مسلمانانەوە ژمارەی دانیشتوانی نانی مسلمانان هەروەها لە ڕووی ئەو دابوونەریتەی کە مسلمانان هەیتیان لە زۆربەی وڵاتەکانی دیکەی ئەوروپا باشترن لێرە مسلمانان ئازادانەتر یاخود باشتر دەتوانن ئاینەکەی خۆیان پراکتیزە بکەن بە بەراورد لەگەڵ وڵاتانی دیکەی ئەوروپا بەڵام دەبێ ئێمە یان بیزانین هەرچەندە لە بەریتانیا بەوە ناسراوە کە مسلمانان مزگەوتی زۆر لێیە بە تایبەت لەندەن بەرمینگهام ئەو شارانەی کە مسلمانانی زۆری لێیە مزگەوتی زۆری لێ و بە ئازادانە تەراویح دەکرێتن نوێژەکانی جەماعەت دەکرێت تەنانەت لە هەندێک شار و لە هەندێک لە مزگەوتەکانی لەندەن ژمارەی مسلمانان ئەوەندە زۆرە لە هەندێک شوێن لە مزگەوتەکان بانگیش دەدرێت و نوێژی بە کۆمەڵ دەکرێت بەڵام بە تاکید جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی کە لە کوردستان ئێرە وەکو کوردستانی خۆمان نییە ینی هەرچەندە لە کوردستان با بڵێن خەڵک تا بەرەبەیان دەچن پارشێو دەکەن بەیەکەوە خێزانەکان دەچنە دەرەوە ئەمە لە ئەوروپا نییە ینی لە بەریتانیا ئێستا ئەو شەقامەی من لێم یەکێکە لە بەناوبانگترین ئەو شەقامانەی کە لە بانگە بەوەی کە کوردی زۆر لێیە شەقامی ئیجوارڕۆدا ئەو شەقامە هەرچەندە کوردی زۆر لێ و کوردەکانی ئێرە بە شەقامی سەهۆڵەکە و ئیسکان دەیشبهێن بەڵام ناگاتە ئەوەی کە لە کوردستان هەیە وەک دەبین ئێستا زۆربەی دوکانەکان داخراون ینی خەڵک ناتوانن لە دوای سەعاتدەوە زیاتر بێنە دەرێ بەڵام بە بەراورد لەگە وڵاتانی دیکەی ئەوروپا بەریتانیا باشترە لەم خەڵک لێرە مسلمانەکان دەچنە تەراویح ڕۆژوو دەگرن و ژمارەی دانیشتوان مسلمانان لە بەریتانیا لە ماوەی 10 ساڵی ڕابردوو لە 144 زیادی کردووە و ئێستا ژمارەی مسلمانان لەم وڵاتە ینی لە 6.5 هاوڵاتیانی بەریتانیا پێک دەهێنن گەلک سوپاس سەفەرمە دلوڤان پایکە ڕاستە لەندەن گەلمە دەبی هەر بژی گەلک سوپاس بوتە طبعا ئەو کەش هەوای الڤێرێ و تایبەتش ناوڵاتی خود لە ڕەمەزاناندا ئێرە خۆشترە بێگومان کاپتن دلوبەرگ ئیزعاز ئەگەر وەرزش بکەی مەسەلەن دلوبەرگی ئەوەی ئەتو دەتوێ بەدەست ناکەوی ئەوەی زانز لە بوو براش ئەتوشەوە هەی بە چاکەت پانتۆڵەوە لە بۆ پاشەوەی کە دەستمە دروست کرد بەدەست ناکەی بە دووری هەمووی لە دوورم ئەتوش کاپتن قاتەکە دووریە حازرە من جسمم باشە ستانداردە هیچ سەلۆم دادنی ئەو کەسانێک کە ماسوولکەیان گەورەیە کێشەی جلوبەرجان زۆرە يلا كباس كيشو جلوبرغ بتشينا دي بخو درم برا با تليفوني والله داتو والله عنده اخو ماني شي والله شي خطر ما مستأمن دمي نامي وشيتم لبي دمي اسمشي جوان ما في جوان ده أسانة ده نامي وشيتم لبي ام قال خوش حال بي بحاضر بينو ما حس كر زياتر بحث وارد شي بس دمي ما خلاص بي كابتن
ان شاء الله بجو جورا كوديجي المجلس كودي ام الهولا لاش جواني ام بيك قالك سبوس بو اهميه ان شاء الله وببينين بليت قالك موستر فالوانتيل سر اصلا جهاني بليت يكم داز بخير ان شاء الله وي هربج ان شاء الله صالح ان شاء الله ان شاء الله ان شاء الله صالح كلمه زين نابتو بخوضها هاوكاري زين كام بتر دانشي برا باشيوا 26 هتا پیشکش کردن صباحی شب 27 خود حس کرد برنامه ما دیگه تایبتر بود چونکی وقتی بحث کردن گله جرا شب لیله القدر شب 27 ده صباحی چواری بنو باشیوا خیر و برکت و صحت بود سلام علیکم واتن لقل ويا بناوت قورات رناوا تاخذ دزاني بنام هناوا تاخذ دزاني بنام هناوا لشير بحروبا يا رب عالمي لشير بحروبا لشير بحروبا بداستي خوتا همو خير وشر بداستي خوتا همو خير وشر دزاني بنام هنا تاخذ دزاني